سڵاتان لێبێت لە هەر شوێنێک هەن پاشیفتان باش ئومێدەکەین لە پرۆگرامی ئەمڕۆژمان بتوانین پێکەوە چەند بڕگە و بابەتێکی بەسوودتان پێشکەش بکەین وا لەگەڵ میوانەکانمان و ئەو تەورانەی کە بۆ ئەمشەو ئامادەیە کە ئەویش لە تەوەری ئاینی تەندروستی هونەری. بەر لەوەی بچینە لای تەوەر و بابەتەکانمان لە ڕۆژاوای کوردستان و لە شاری دێرک بەهۆی هاتنی مانگی ڕەمەزان و گرانبوونی نرخی گۆشت و سەوزە و میوە کاریگەری کردوتە سەر بژێوی ژیانی خەڵک بە جۆرێک کە نرخ لە بازاردا بەرز بۆتەوە. ئەمەش نیگەرانی لای هاوڵاتیانی ئەو شارە دروست کردووە. هەرچەندە ڕەمەزان بۆ ئەوەیە کە نرخی کەلوپەل و کاڵا و خواردەمەنیەکان لە بازاردا نزم ببێتەوە، بەڵام بە پێچەوانەوە لە زۆربەی ناوچە و وڵات و شارەکان نرخی بازار بەرز دەبێتەوە. پێکەوە زانیاری زیاتر وەرەگرن. دمەها ڕەمەزانێدا بازارên Rojavayê Kurdistanê çalak dibin û bi piranî kerestetê de têne kirîn û firotin û ev yek dibe sedema ku hinek buhabûn li ser nirxê wan çêbibe. Li bajarê Dêrikê yê Rojavayê Kurdistanê demaha Remezanê de nirxê keresteyan ji gelek bajaran bêhtir zêde bûye. Nemaze cûreyên şînkayî û goşt ku pêdiviyên rojane ne divê mehê de. û tevî ku devera Dêrikê bi van berheman zengîne jî lê zêdebûna nirxê wan pirsgirêkan ji welatiyan re peyda dike. û dibînin ku tunebûna çavdêriyê van pirsgirêkan zêdetir dike. Xwedê bajan geranin, xwedê sêv geranin, xwedê hetiş hemî geranin tane. Xwedê qam ji lê te gunda bajan mikirin 170 weraqa min divê dikirin 250 weraqa. Tane. Kuyla goş 3000 weraqa. Kuyla feroja 1700 weraqa, 750 weraqa. İn gerane fakî, alem fakîye, alem tutunîne. Tane. Mûsim da rabiye. Ziraat da rabiye. تشتك نينة زون وسردني بتشتهي حمي جران. Li gorî firoşkarên bajarê Dêrikê buhabûn ji jêderên van keresteyan tê sepandin. Nemaze bazirganên giştî ku ji aliyê wan ve nirxê keresteyan tê destnîşan kirin. Bazirgan jî vê yekê zelal dikin ku gelek cûreyên xwarinê ji dervî herêmê ji wan re tên û ev yek baceyên rê û şandinê zêde dike. û te kes dikin ku bi destpêka demsala havînî di nirxê şînkayiyê dakeve ji ber dê berhemên xwecihî di bazaran de bêne firotin. بالنسبة روجية افتجارتين افتجاري كوجدر وبضاعات تينن مثلا وكش هرما كردستان تينن جدر فتينن شامش حلبي وانا تينن هنكي مسافات ريجي مثلا بوها كريا سيارة بوهايا وتجارجي استحكام دكن تجار روجي واودي اسعار سر كيف اخذ فروشن براداتي وانا هاند برادات احتفاظي بيدكن وددن ملات وملات جي مجبوره وروجيا عالم بفي قوتك يوميه جباريه في بكره. Li piraniya bajarên Rojavayê Kurdistanê nirxê keresteyan di meha Remezanê de buha dibin. Lê li bajarê Dêrikê ji hemû bajaran bêhtir welatiyên wê îsal gazina vê buhabûnê dikin. Herêma Dêrikê yek ji herêmên naskiriye bi çandiniya xwe. Ji hemû cûreyên şînkayiyê jî di bazarên wê de peyda dibin. Lê digel hatina meha Remezanê û tevî daketina nirxê dolar lê piraniya van keresteyan bi taybet şînkayî di bazarên wê de buha têne firotin. Ferhat Ehmê, Kurdistan 24 Dêrikê. بەردەوامی نوواچینە تەوەری یەکەمی پاشیو هەمیشە ئەوەی کە مرۆڤ بە دوایدا دەگەڕێت بێگومان بەختەوەریە ئاسوودەییە. لە ئاینی پیرۆزی ئیسلامیشدا باس لەوە کراوە کە مرۆڤ چۆن دەتوانێت بەختەوەر بێت. بێگومان هەموو ئەو کار و چاکانەی کە لەسەر موسڵمان فەرز کراوە بۆ ئەوەیە کە هەست بە بەختەوەری بکات. ئێمە هەوڵەدەین بزانین وێزگەی بەختەوەری بۆ موسڵمانان لەکوێیە لە چیدایە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لەگەڵ ئێمە لە ستۆدیۆ دکتۆر مەولود گۆران پێشنێژ و تارخوێن ئامادەیە. دکتۆر ئەم کاتت باش زۆر بەخێری. سەرەتا پرسم وێزگەی بەختەوەری یان بەختەوەری لە ئاینی ئیسلامدا چۆن باس کراوە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. پێشەچی بەختەوەری مطلب و داواکاری هەموو مرۆڤێکی سەرزەویە. هەموو مرۆڤێک گەر بیانوێ بژین بەخۆشی دەبی هەوڵی ئەوە بدەن جارێ بەختەوەری بەدەست بێن چونکە هەر گەلێک هەر نیشتیمانێک
هەر مرۆڤێک هەر تاکێک ئەگەر ناتوانانی بەختەوەربی ئەوە ناتوانانی لە ژیان مقاومەی ژیان بکاتن ئەگەر بژیتیش لە دنیا وەکو ژیانێکی بەختەوەران ناتوانانی بەڕێکاتن بۆیە لەسەر ڕووی زەوی هەموو مرۆڤێک هەوڵی ئەوە دەداتن بەختەوەری بەدەست بێنیتن بۆ بەدەستهێنانی بەختەوەری ئێمە وەکو مسڵمان داوایەکی زۆر زەقی قورئانی پیرۆزە کە داوا لە مسڵمانان دەکا دەبی بۆ خۆشبەخت بن بەختەوەر بن دڵخۆش بن هەوڵدن لە ژیانی خۆتانە ژیانێکی زۆر ڕەفاهیەت پێکەنی ناوی خۆشی دەستنەوە بکەن و بەرهەمی بێنن ئەویش ئەوەی من تێگەشتم لە قورئانی پیرۆز دوو ڕێگە هەیە بۆ بەدەستهێنانی بەختەوەری ڕێگایەکیان باوەڕبوونە قەناعەتە ناخە ئایدەلۆژیایە کە مرۆڤەکە خۆی لەسەریدا دەمەزرێتن وێزگەی دووەمیش خاڵی دووەمیش بریتە ئەو مرۆڤەی کە تو لەگەڵی دەژی ڕۆژگار کە پێی دەگوتنی مرۆڤایەتی ئینسانی بەم دوو ڕێگایە دەتوانێت ئینسان خۆی بەختەوەرکە کۆمەڵگاشی بەختەوەرکە هەردوو ڕێگا بە کورتیەکەی پێی دەگوترێت لە ئاینی ئیسلام خواناسی و مرۆڤ دۆستی ئەگەر ئێمە توانیمان لە ڕووی ناخەوە خۆمان پاک کردەوە لەگەڵ خۆی خۆمان لەگەڵ ذاتی حەق ئەو کاتە لەگەڵ مرۆڤەکانیش توانیمان هەموو شتەکانی مرۆڤایەتی کە پێویستیتی لەسرە من جێبەجێ بکەم ئەو کاتە کەسەکە خۆی دڵخۆش دەبێت چونکە درۆی نەکردووە حاشای مەجلیس لە مشتەمە دزی نەکردووە غەشی نەکردووە فڕۆفێلی نەکردووە هەوڵی داوە مرۆڤەکان وەکو مرۆڤ تەعاملیان لەگە بکە ئەو کاتە خۆی بەختەوەر دەبی لە عینی کاتەکە خۆی بەختەوەرە هەوڵ دەدا کۆمەڵگاش بەختەوەرکە واتە بەختەوەری لە کەسێک بۆ کەسێکی تر جیاوازە یان لە ئاینێک بۆ ئاینێکی دیکە یان هیچ پێوەرێک دانراوە ئێمە وەکو ئیسلام دائیمەن بە خۆمان بەختەوەر دەکەین بە دوو خاڵێکی تازە باسم کرد خۆی ئاینی ئیسلام لە ئاەتێکە ئەگەر باسکەم بۆت بیخوێنمەوە کە خۆی گەورە دەفەرمێ من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ولنجزينهم أجرهم بأحسن ما كانوا يعملون ئەگەر مرۆڤ ئەو دوو خاڵی بێت بەدەست بێنیتن یەکێکیان ئەوەل جا عملی صالحی پێشخستووە عملی صالح لە ڕوانگەی قورئانەوە کە باسی عملی صالح دەکرد یعنی هەموو کردە چاکەکان کردە چاکەش عادەتەن لەگە مرۆڤی دەکرێتن کە لە مانگی ڕەمەزان دێتن هانی مرۆڤەکان دەی ببەخشی کە تو زۆر دەبەخشی فەقیر هەنا دەستکورت هەنا محتاج هەنا کەسی نخۆش هەیە کەسی نەدار هەیە کە تو زۆر دەبەخشی خۆت بەختەوەری چونکە تو ئێستا بەشداریت کردووە لەگەڵ کۆمەڵگا خۆت بەختەوەر بەرامبەرەکەش بەختەوەر دەکەی کە پێداویستیەکی کۆمەڵگا هەیە ئەتو دەچیتە ناوی مزگەوت دروست دەکەی خستەخانە دروست دەکەی مەکتەب دروست دەکەی جادە ناڕێکە دروست دەکەی ئەمە هەمووی دەبێتە مایە ئەوەی کە کەسەکە زۆر بەختەوەر واتە ئەگەر کەسێک هەستی بە نائارامی یان ئاسوودە نەبوو ئەتوانێت چاکە بکات یاخود ببەخشێت لەبەرەوەی هەست بە ئاسوودەیی بکەوە تاتوانێت و ڕێگەیە تاقی بکاتەوە بۆی بڵێ ئەمێ بەختەوەر بوو یان بەختەوەر بێت ئەو کەسانەی کە بەختەوەرن ئێستا لە ژیانە ئەوانەی کە ژیانی خۆیان نووسیتەوە توانیتیان مەسەڵەن ژیانی خۆیان بکەنە نامیلکەیەک و بیدن بۆ خەڵکە قەدیم و تازە کۆن و نوێ ئەوانە هەموو ئیشارەت بەوە دەکەن لە فترەیەک لە فترەکانی زەمەنی خۆیان هەستیان کردووە بە ناڕەحەتی بەڵام کە نقطەیەک یان خاڵێکیان دۆزیتەوە لەو خاڵەوە دەستیان پێکردی زۆر بەختەوەر بوونە خاڵەکە چیە هەمووی مەگەر نسبەیەکی کەم نەبی یانی سەتانەوە پێنج یان دا سەتانەوەتی ئەوانەی کە بەختەوەر بوونە دائیمەن لەناو کۆمەڵگایان گەورە کردووە و خۆیان بە کۆمەڵگا گەورە کردووە یعنی وایان کردووە پێشتر کە گەڕاون لە دوو بەختەوەری لێرە خاڵەکی زۆر گرنگکە دەبی پێش بچمە سەر ئەوە ئێستا باسمان کردەوە هۆکارانە بەختەوەری پەیوەندی بە چێندەری مرۆڤی وە هەیە یعنی ئایا گەر من ئێستا دەوڵەمەند بم ملیۆنێر ئەم شارە بم بەختەوەرم یان سیارە و خانوو یان هەندێک قەزای شەخصی یان هەندێک معامل و شەریکات ئەمانم بەختەوەری مرۆڤ بۆ دروست مرۆڤی بەختەوەر پەیوەندی بە دڵی وەیە کەسێک کە دەڵێ فلان کەس بەختەوەرە پەیوەندی بە دڵی وە هەیە دەکرێت جاری وایە ئەو کەسە نەبوون بی نەدار بی دەکرێت جاری وایە دەرکراوە بی لە کۆمەڵگا ئێمە نمونەی پێغەمبەرانمان هەیە عەلەیهیمو سەڵات وسەلام پێغەمبەران هەمانە کوژراوە هەمانە لەی دراوە هەمانە لە سجنا بووە
هەمانە نەخۆش بووە هەمانە نەدار بووە لە کاتێکە پێغەمبەران بە اتفاقی هەموو ئەدیان خۆشبەختترین مرۆڤی سەرزەوینە هەموو پێغەمبەران ئەو حاڵەتانشیان بەسەر هاتووە کەواتە ئەوان دڵیان خۆش بووە هەوڵیان داوە دائیمەن خۆیان بە کەسێکی گەورە پیشان بدەن کەسێکی بچکۆکە نین هۆکارەکە قەناعەت نەبووە زۆر جارە ئەو قسەیەش دووبارە ئەبێتەوە بە تایبەتەڵەن کەسێک قەناعەتی بە ژیانی خۆی هەبێت بڕوای بەوە هەبێت کە هەیە مرۆڤ کە دەڵێ ئەمن لە هەموو شتێک گەورەترم لەسەر زەویە یعنی قەناعەتی بۆ خۆی دروست کردی هیچ شتێک نابتە بەربەستێک ئەمن ژیانی خۆم تێک بدەم بۆ خاتری ئەم ژیانە ئەمن لە ژیانەکە گەورەترم من لە مادە گەورەترم من لە هەموو داروبەردی ئەم وڵاتە گەورەترم لەم ژیانە گەورەترم من خۆم ئەسڵم بۆیە کەسەکە بەختەوەر دەبیتن خاڵێکی گرنگ لێرە بۆ ئەوەی کە دڵ خۆش بیتن لە قورئانە لە 3 ئاەتە زۆر گرنگ باسی حاڵەتێکمان بۆ دەکە ئەویش ئەوەیە موسا پێغەمبەر کە خوای گەورە هەڵی دەبژێری و دەکات بە پێغەمبەر یەک داوای هەیە یەکەم داوایتی دووسێ داوایە یەکەم داوای دەڵێ ڕەبی اشرح لی صدری دڵم خۆشکە بە معنای گشتیەکەی ینی دڵم گەورەکە ڕەبی اشرح لی صدری ئەمە یەکەم داوایتی پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم خوای گەورە منەتی بەسەر دەکات دەڵێ یەکی لەو منەتانە یەکی لەو بابەتانەی کە بەتون بەخشیوە ئەلەم نەشرح لەکە صدرک دڵی تومان خۆش کردیە لە ئاەت یەکتریشام دەڵێت کە ئیمانداران یان مسلمانان هیدایەتی بدەم دەفەرمێ فمن يريد الله أن يهديه يشرح صدره للإسلام لو سي آيات سد بۆ دەردەکەویتن دڵی مرۆڤ دەبی گەورە بکرێ بەمعنە ناپان گەورە بی حجمی گەورە بیتن دڵی مرۆڤ دەکرێت مرۆڤەکە گچکۆکە بیتن بە قیافەت دەکرێت ڕەشپێز بیتن بەڵام دڵی زۆر گەورەیە کابرایکی وەکو غاندی ئەگە تەماشای بکەی هۆ کابرایکی گچکۆکە بووە بەڵام دڵێکی زۆر گەورەی هەبووە بەختەوەر بووە لە ژیانە ئەوە بەدەست مرۆڤ خۆیەتی بەدەست مرۆڤ خۆیتی هەموو بەختەوەریەک هەموو صفاتەکان هەموو ڕەوەشتەکان مرۆڤ خۆی دەیگۆڕیتن خۆی بەسەر خۆی دەینیتن یعنی ڕۆژێک ئەوەش باس بکەم یعنی کابرا کە دەگریە معنەیەوەنی دڵخۆش نییە گریان بەشێکە لە دڵخۆشی پێکەنین بەشێکە لە دڵخۆشی خەفەت جاری وایە خەفەتی دەخۆی لە بابەتێکە ئەمە دۆشێکە لە دڵخۆشی معنای ئەوە نییە تو خەفەت نابی هەبی لەم دنیاە شتیوانیە لە مرۆڤە بەشێکە لە مرۆڤ یعنی مرۆڤ کە لەسەر زەویە بەشێک خەفەتە بەشێک خۆشیە بەشێک پێکەنینە بەشێک گریانە بەشێک نخۆشیە بەشێک ساغیە بەڵام ئەوانە هیچ کار ناکاتە لەسەر ئەو مرۆڤە کە دڵی ناخۆش بی وەکو باسم کرد غاندی ئەگەر تەماشای حجمی بکەی ئەگەر تەماشای جلکوبەرجی بکەی ئەگەر تەماشای شکلی بکەی ئەگەر لە ڕووی قیاسی مادیەوە کەسێک نەبووە بەڵام کابرایەک بووە دڵی ئەوەندە گەورە بووە دڵی ئەوەندە خۆش بووە یان بچینە ماندێلا تەماشاکەین کابرایکی ڕەش پێستە تعزیب دەدرێ و ئەزیەت دەدرێ بەڵام دڵی گەورە بوو دڵ خۆش بوو بۆی نمونە بۆ دوانە دەینەوە کە سەردەمیانن ئەگەن هەموو پێغەمبەرەکانی پێشوش هەروە بوونە ڕەمەزان بیکەینە وێزگەیەک بۆ ئەو بابەتە کە تو دەیتە ناو ڕەمەزان هەڵ دەکەی ئێستا تو پەیوەندیەکت بەستووە بە کەسێک کە ئەو کەسە کەسی هەموو کەسەکانە کە ئەڵڵایە کە مرۆڤیش توانی ئەم عیلاقەیە دروستکە لەگە کەس گەورەترین کەس بەبێ واستە بەبێ ئەوەی مەلایکەتێک بێتە بەینتان بەبێ ئەوەی شێخێک بێتە بەینتان بەبێ ئەوەی مەلایەک بێتە بەینتان بەبێ ئەوەی کەس بێت خۆت و ڕاستەوخۆ لەگەڵ خۆی خۆت کەسەکە زۆر گەورە دەبیتن هەز دەکاتن ئەوەی ئەو هەیتی و ئەوەی ئەو لەگەڵیتی کە خوایە ئیتر کەسی تر نییە لەو گەورەتر بیتن کەسی تر نییە لە تو بستێنێت تۆ بتوانیتن بۆیە هەرچی داواکاریت هەیە مەسەڵەن لەم مانجی ڕەمەزانە هەرچی تەڵەبیاتت هەیە هەرچی پێداویستیت هەیە هەرچی ڕاز و نیازت هەیە ئاواتت هەیە ڕاستەخۆ بەو دەڵێ مانجی ڕەمەزانیش وێزگەیەکی زۆر بەخۆت چونکە تو کە خۆت لە خواردن و خواردنەوە دەگیریەوە و هەندێک دڵ وەکو بڵێ خۆت دەشکێنیتەوە حەز دەکەی کە شتێک هەیە حاڵەتی ڕۆحی مرۆڤ دەجولێت ئیش دەکا حاڵەت ڕۆحیەکە ڕۆحی کە خوای گەورە بە بەخششی دایتی بە مرۆڤ ئینسان گەورە دەبیتن دڵخۆشیەکەی زۆر دەبیتن لەگەڵ ئەو هەموو خێر و خێراتانەی کە دەکرێت لە مانجی ڕەمەزانە لە مسلمانانە ئەمە حاڵەتێک کە بە حەقیقەت بەختەوەری تەنیا پەیوەندی بە دڵ و ڕۆحەوە هەیە پێم وایە باڵێ ئەوانێک تر هۆکارن ئێستا مادە بەشێکە بۆی بەختەوەریت بۆ دروستکە بەڵام هەمووی نییە حتا دینیش حتا نوێژ هۆکارێکە بۆی بەختەوەریت بۆ دروستکە بەس هەمووی نییە کەسانێکمانێ نوێژی ناکە بەختەوەرە کەسانێکمانی هەیە مالیشی نییە بەختەوەرە بەڵام ئەمانە هۆکارێکن بەڵێ دەتوانی بەختەوەری زیاد کاتن ئەو جیاوازیە بۆ
کەسانێک هەیە بەختەوەرن لە ڕەنگە لە ڕووی مادیەوە باریدارایی باش نەبێت لە ڕووی ئەو شتانەی کە ئاواتی بۆ ئەو خوازێ ئەوە نەبێت کە ویستی خۆیەتی بەڵام بەختەوەرە جیاوازەکەی چێ لەگەڵ کەسێکی دیکە کە ناتوانێت بەختەوەر بێت؟ هەستکردنە بە مرۆڤایەتی هەر کەسێ هەستی کرد مرۆڤە مع احترامەتی ئەو قسەیە دەکەم بەڵام ئێمە لە شەرقا لە وڵاتی مسلمانانیشە و جارێک تریش دەڵێم داوای لە برن دەکەم مسلمانی وامان بۆ دروست بوو هەست ناکە مرۆڤە هەست دەکات نەقسی هەیە هەست دەکات شکستی هەیە هەست دەکات یعنی دۆڕاوە لە مجتەمع لە کۆمەڵگا هەست دەکات دواکەوتووە هەست دەکات ینی ئەوەی لە وڵاتان دەبینی یان لە خەڵکی تر دەبینیت یان ئێستا لەم مەجلیسە کە ئێمە دانیشتوونە قسە دەکەین کەسانێک ئێستا تەماشا دەکات خۆی بەگچکە دەزانی ئەمە غەڵەتە هۆکاری ئەو هەستە چییە؟ دەبی مرۆڤ بوون جارێک تر خۆی بە گەورە بزانی یعنی وا حساب بکات لەم سەرزەویە هیچ شتێک نییە بەس ئەو هەیە بەس ئەوە نەبێتە مای ئەوەی کە مافی کەسێکی تر پێشەڵکەمە بەستم ئەوەیە مرۆڤ بەگشتی مرۆڤایەتی مرۆڤ و مرۆڤایەتی خۆی ئەوەندە گەورە بزانی لە دوای خوا کەسی تر نییە لەو گەورەتر بی هیچ شتێکتر نییە نە ئاسمان نە زەوی نە مەلائیکەت نە جنۆکە نە مەخلوقەکانی تری فەزائی نە بەشێک لە خۆی سەیدی کەونە من تعبيرك بكاد ينم هم جاري هم جادلهم أقدس الأقداس بعد الله تعالى الإنسان يعني جورة دين مقدس مروفة يعني إما نصمان هي كعبة لا إما جورة لا إما سلمانا جورة دين مقدس إما كعبة باش قرآن بيرخيني بلا مروفك أزيد ندري جرمي كم ترى جناحي كم ترى مروفك أزيد ندري مروفك نكوجده تو كهستت كل واحد جوري أين خدمتي تودك ملائكة خدمتي تودك هەموو ئەم دار و بەرد و ئەو هەستکردنە بە گەورەی سەر ناکێشێ بۆ خۆ بە گەورە زانین باسم کرد کە من وەکو مرۆڤ خۆم حساب کرد بەس ئەگە وەکو تاک وەکو شەخص بەڵێ من وەکو مرۆڤ ئێستا تەعامل دەکەم لەگە خۆم یعنی من بەشێکم لە هەموو مرۆڤایەتی کە لەسەر زەویە بە اختلافی ئەدیان بە اختلافی ئەجناس بە اختلافی قەومیات هەمووی بەشێکن لە من ئەمنیش بەشێکم لەوان ئەگەر وابینە بە پێچەوانەوە ڕوحێکت بۆ دروست دەبیتن ئیتر زۆر گەورە دەبیتن بەهشتیش وەکو ڕۆحی تو نابی ئەو کاتە بەڵێ ئەو شتانی کە مرۆڤ دەتوانێت هەست بە بوونیان بکە هەست بەوە بکە کەسێکی بەختەوەرە کە لە ژیانیدا هەیە چییە بە تایبەت ئەگەر ئێمە نەیبەستینەوە بەلایەنە مادیەکە بە دەرلەوە چ شتێکی تر هەیە کە مرۆڤ شانازی پێوە بکایان هەست بکە بەختەوەرە لە بەروی ئەو شتانەی هەیە بابەتی مرۆڤ بابەتێکی گرنگە هەتاکو ديل كارنيجي اگر بيستبد لكتابي الانسان ذلك المجهول مروف بنورشي ناديارة لوي باسي بختوري مروف دكاتن مروف اما نمان توانيوا مروفي خومان بناسين استا من نم توانيوا يعني تو جنابه ديان كساني شي تلم مجتمع اگر بتوانين اما دو كسين استا ناخي خومانا نمان توانيوا قسلقا اوي تربكين كنمان توانيوا هستاوين برمان دايتا ماديات وادزانین خانووی زرق و بڕقی من خۆشبەخت دەکە وام زانیە زۆر ئیشکردن ناودەنگ منسەب کورسی وەزارەت ئەمانە ئینسان خۆشبەخت دەکە بەس نەمانتوانی وە قسە لەگەر ئەم ذاتی خۆمان بکەین کە ئەسڵەکەمانە کە زاتەکەیە هەر کاتی ئەومان دۆزیەوە هەموو ئینسانێک بەختەوەر دەبیتن یعنی ئەمە نەقسێکە لە مرۆڤایەتی بە تایبەت ئەمە ڕوو دەکەمە شەرقی ڕوو دەکەم مسلمانان کە قورئانی ئێمە زۆر ئیش لەسەر ئەوە دەکەم مرۆڤ خودی خۆی بدۆزێتەوە هەر کاتی خۆم دۆزیوە خوش دەدۆزرێتەوە هەر کاتی خوا دۆزرای و مرۆڤایەتی دەدۆزرێتەوە جارێکی تر کە مرۆڤایەتی دۆزرایەوە ئینسان بەختەوەر دەبی بە طەبیعەتی حاڵ مرۆڤ ناتوانێت لە ڕێ عیبادەتەوە بە تایبەت موسڵمانان خۆی بدۆزێتەوە زانست بەش یان ئەتوانێت چی بکە بۆی لە ڕێی عیبادەتەوە خۆی بدۆزێتەوە ئێستا باسمان کرد کە مانگی ڕەمەزانێکێکە لەو عیبادەتە گەورانەی کە موسڵمانان پابەندن پێوە قناتیشمە ڕۆژوو لەم زۆرێک لە دیانەتەکانی تری شەهر هەیە بەدەر لە مانگی ڕەمەزان چیتر هەیە زانست هەیە زانست دەتوانین مرۆڤ بە خوێندەواری مەبەستم لە خوێندەواری ینی تێگەشتنە بۆ کەسێکی خوێندەوار نەک بە معناوەی دەزانی بنووسی بخوێنێتەوە ینی کەسێکە دەزانیتن خۆی بخوێنێتەوە ئەم بوونەوەرە بخوێنێتەوە ئەم چیاوچۆڵە بخوێنێتەوە ئەم ئاسمان و زەویە بخوێنێتەوە مرۆڤی مقابل بخوێنێتەوە کە توانیمان خوێنەوار دەرچوین کاتی هێدی بەرەو بەختەوەری دەڕواتن عیبادەتەکانی کە دانراوە هەموو پەرستگەکان هەموو پەرستشەکانی کە ئێمە ئەنجامی دەدەین وەکو ئیسلام هەمووی لە خودی خۆیان مەطلوب نییە یعنی خوا داوا لە من ناکەن نوێشکەم بۆ ئەوەی نوێشکەم یان ڕۆژوو بووم بۆ ئەوەی بە ڕۆژوو بووم بۆچی داوا بۆ ئەوەیە کە مرۆڤ بەختەوەر بی یعنی ئێستا بۆ نمونە دەڵێ ئەگەر کەسێک
قەولی زوور قسەی خراپ واز نینی با بە ڕۆژوو نەبی کەواتە قسەی خراپ چ دەکە بەرامبەر دەشتێنی خۆشم ئەزیەت دەدەم چونکە بەبیرم دێتەوە ڕۆژێک لە ڕۆژان کەسێکم ئەزیەت داوە ئیتر ئەمە دەبتە ناخۆشین دەرونی ناخۆشی نفسی بۆ خۆم دروست کردی بۆ ئەویشم دروست کردیە کاتێ تەقریری خراپ دەنووسم هەروە کاتێ وتارێک خراپ دەدەم وتارێکی تون دەدەم ئەم خەڵکە تووشی سەرگەردانی دەکەم مەسەلەن وەکو ئاین دوایی بەبیرم دێتەوە غەڵەت بووم ئیتر ئەمە دەبێتە مای ئەوەی کە خۆم سەرگەردان کەم و مقابلەکەش سەرگەردان کەم ئەوە دەبێتە هەموو ئاین هەتا نوێش ئەگەر ئەخلاقی جوان و فێر نەکە نوێش مەطلوب نییە لە من ئەگەر ڕۆژوو نەتوانم زمانی خۆم بگرمەوە هەنی ئەسڵەن ڕۆژویانی زمانگرتنەوە ینی کەم قسەکردن هەتاکو باسم کردووە لەم مانجی ڕەمەزانە لە قورئانی مە ئیشارەت بەوە کراوە مرۆڤ دەتوانین ڕۆژێک هەتا ئێوارە قسە نەکە هیچ قسە نەکە ئەمە ڕوحیەتی زۆر بەرز دەبێتەوە هەتا ئێمە لە کتێبە تەسەووفەکان باس کراوە ئەگەر کەسێک بتوانیت چل ڕۆژ هەوڵ بدەن لەگەڵ ڕۆحی خۆی قسە بکە لەگە خوای خۆی قسە بکە حاڵەتێکی دەرونی زۆر گەورەی بۆ دروست دەبیتن پێی وایە کەس نییە لەسەر زەوی و لە ئاسمانە وەکو ئەو مەبەست لە قسە نەکردنەکە لەگەڵ کەسانی بەرامبەرە یان لەگەڵ خودی خۆ لە دین ئێمە حرام نییە قسەکردن بەس لە دیانەتەکانی تر حرام بووە قسەکردن ڕۆژ هەتا ئێواریان 3 ڕۆژ و 3 شەو قسەیان نەکردووە وەکو بەڵگەیەک و نیشانەیەکی خوان ئامانج لەو قسە نەکردنە چی بووە لە ئاینەکانی کە بەدەستێنانی بەختەوەریە چونکە ئەو کە قسەی نەدەکرد لەگە مرۆڤ قسە دەکە لەگە خوا لەگە ذاتی خۆی قسە دەکات چونکە ئێستا تو من هەمومان لەگە ساعتێک بمان دەنێ بیرکەینەوە لە کاکە بیرکەنەوە بابەتێکشمان بدەنێ بابەتێکی ڕۆحی بی ساعتێک بیرکردنەوە لە ڕۆحانیەتی خۆت لە ڕۆحانیەتی خۆم حاڵەتێکی دەرونی زۆر خۆشم بۆ دروست دەکە بەداخەوە کە هەموو کەس دەتوانێت ئەوە ئەزموون هەموو کەس دەتوانێت چونکە ئەگەر هەموو کەس نەتوانیتن ئەمە نەقسە بۆ هاشا لە بۆ خوا لە بۆ پەیامی خوایی کە دانراوە بۆ مرۆڤایەت هەموو مرۆڤێک دەتوانێت بەس جاری وایە ڕێگەکانمان بزر کردووە مەبەست لەو زیکر و عیبادەتانەی کە لە مانگی ڕەمەزان دانراوە ماوەیەکی کەمی ماوە کە ئەگەینە شەوەکانی قەدر ئەو شەوانە هەر ئامانج لێی ئەوەیە کە مرۆڤ بتوانێت لەگەڵ خوای خۆی و لەگەڵ خودی خۆی قسە بکات هەموو عیبادەتەکان ئەو دوو وەستی لە ئیسلام ئەمن بخۆم هیچ شتی تر نادینەوە لەو دوانە زیاتر خواناسی و مرۆڤ دۆستی هەموو پەرستش هەموو کارە خێرەکان هەموو عیبادەت هەموو مەطلەبی قورئان بۆ ئەم دوودانەیە ئەم دوودانەیەش هەر خۆتی بیر لێ بکەوە با مرۆڤەکان خۆیان بیرکەنەوە ئەم دوودانەیە لە هەر کەسێکە هاتە جە کە دەڵێم خواناسی یعنی بیناسی ئێمە بەشێکمان خوامان نەناسیەوە لە ڕێی دایکمانەوە لە ڕێی باوکمانەوە لە ڕێی عادەت و تەقالیدمانەوە چەند نوێژ دەکەم چونکە وا فێر کراوین بەس کە خۆی ناسی ئیتر ئەو کاتە زۆر ئاشنایی دەبی ئەو کاتە ڕۆحێتێکی گەورەت بۆ دروست بی کە مرۆڤ بووی بە دۆستی مرۆڤایەتی تابیرەکە ئەگەر دووبارەی بکەمەوە خواناسی و مرۆڤ دۆستی یعنی ئەگە بووم بە دۆستی مرۆڤەکان هەموو مرۆڤەکان نەگەمە قەزیەی قەومیاتی و قەزیەی دیانەت و قەزیەی ئەمن مرۆڤم لەگە مرۆڤەکان دەمەوێت بژیم لەگە مناڵەکان دانیشم گەمە و یاری بکەم لەگە کچەکان لەگە کوڕەکان لەگەڵ خێزان لە ماڵەوە ببین بە مرۆڤ هەمومان بە ئەتیبار مرۆڤ نەک بە ئەتیبارە من باوکم دەبێت قسە بکەم دەبێت دانیشی گوێ بگری من پیاوم دەبێت قسە بکەم وافرەتە دەبیت بێدەنگ ئەم بەم تعبیرە نە ئەوە تعبیری ڕەگەز پەرستی و ئاین پەرستی و ئیتر قەومیات و بەس مرۆزمە کە دروست بووە بە تعبیرێکی تر سیاست زال بووە بەسەر دەرونی مرۆڤ سیاست مەبەستم و حکومڕانی نیە ینی سیاسەتی ژیان بۆچی لە کۆمەڵگەی ئێمە هەندێک جار ئەوە زەق کراوەتەوە کە ئەوە ئاینەوای کردووە کە ڕۆکەی دیکەی مرۆڤ پیشان بدا بۆ نمونە ڕێگر بێت لەوەی کە ئاماژەت بۆ کرد تێکەڵ بوون لەگەڵ خێزان کچ و کوڕەکان بە چاوێک سیر بکرێت یان دایک و باوگە ئەوەرکەی لەسەر شانیەتی لە ڕووی سۆز و خۆشەویستیەوە بیدا بە منداڵەکەی هەموو خێزانەکان پێکەوە بۆچی باس لەوانە ناکرێت زیاتر بابەتەکە ئەگە دەرنەچم لە تەوەرەکە مرۆڤ کە خۆی گەورە دایناوە لە سەرزەوی بۆ مدەتێکی دیاری کراوە ئاین کە بۆی هاتووە یعنی بۆی هاتووە کە بۆی هاتووە ینی تو ئەسڵی ئەو فەرعە ئاین فەرعە بە نسبەت مرۆڤ ئەسڵە کە مرۆڤ ئەسڵە ئاین دەبی ببێتە ڕێنیشاندەری ئەو کەسە بۆ بەختەوەری مرۆڤەکان بەگشتی بەتایبەت دینی ئێمە کە دەڵێن دینی گشتیە بۆ ئێمەش دائیمەن قسەکانم بەگشتی کردی نامەوێت ئیش بکەم لەسەر مسلمانان بەتایبەت چونکە ئاینەکەی مە باز لە گشتی دەکات مرۆڤ دەکاتن
ئەمن کە نەمتوانیوە ئێستا برادر بم لەگەڵ کوڕەکەم لەگە کچەکەم من نەمتوانیوە برادر بم لەگە خێزانم يعني وەکو دوو برادر ئیشکەین لێک تۆڕە ببین ئەوش تۆڕە بیم تۆڕە بم ئەو قسەی خۆشکەم قسەی ئەو تعلیق دەم کە ئەمانە هەمووی هۆکارن بۆ بەختەوەری بەڵام ئەگەر پێی وابی مەسەن ئافرەت قسە بکات لە مجتەمع لە کۆمەڵگایەکە دانیشتوینە پیا و دانیشت ئافرەت دانیشت و ئافرەتەکە قسە بکات بە زەرەری پیاوەکەی خۆی بی مەسەلەن ئەوهای خواز یان تعلیقەشی لێدا و پیاوە بزانین نەخسە حتمەەوە بەختەوەر نابی بەس ئەگەر وای زانی ئەمە مرۆڤێکە قسەی کردیە ئەم مافی ئەوم هەیە دیفاع لە خۆم بکەم هەر ئەوەندە بەختەوەر دەبی ئاین نەیگۆتیە بەم شێوەیە دیسان دێمەوە سەر یەک نقطە سیاست وای کردووە ئاینێک نیشان بدرێ ئاینێک پیادە بکرێ ئاینێک بدرێت بەم خەڵکە کە دەڵێن ئەمانەی کێدایە ئەگەنا لە نصوصەکانی ئاین کە نەسێک مەسەن دادەڕێژرێ بۆ بابەتێک بۆ لێدان مەسەن بۆ تونند و تیژی بەڵام دەتوانی هەر ئەو نەسا ئەو دەقا بە تەفسیرەشی تر لێک بدەیتەوە کە ڕۆحیەتی تەسامح و ڕۆحیەتی گەورەی مرۆڤ و ڕۆحیەتی گەورەی ئینسان نیشان بداتن بەڵام بەداخەوە کە ئەو تەفسیرانەی وەڵگرتووە کە ئێستا بەشێکی خۆمان معالەجەی ئەومان کردووە ئێستا بەشێک وەک خۆمان وەکو موسڵمان وەکو مەلا هاتوین معالەجەی ئەو بابەتانەمان کردووە کە زەمانێک سەپێنراوە بەسەرمانە چ بە قەسد بی یعنی دەستێک بی چ قەسدەن نەبیتن هەر ئەوەندەمان لێ فەهم کردیە ئێستا معالەجەی ئەم بابەتانەمان کردووە کە ئاین نەخێر بە پێچەوانەوە ئاین بە تایبەت ئیسلام قسەی لەسەر بکەم دەتوانی مرۆڤی زۆر بەختەوەر بکەم و زۆریش گەورە بکە بەڵام عەقڵیەتێکی جوانیشی دەوێت کە سەردەمیانە بیتن باشە دکتۆر باسی ئەوە بکەم مرۆڤ چەند گرنگە سوپاسگوزار بێ بۆ ئەو شتانەی کە هەیەی هەوڵ بدا ئەو شتانەی کەنیەتی بەدەستی بێنێ و لە جیاتی ئەوەی بڵێ من بۆ ئەوەم نییە ناتوانم بەختەوەر بم یان بەختەوەری من بەستراوەتەوە بەمەوە کە کەسێک هەیەی من نیمە واتە سوپاس گوزار بێ بۆ شتانەی کە هەیەی نەک ئەوەی کەنیەتی بێری لێ بکاتەوە ئەو کاتە توانێت بەختەوەر بێیان لە ئایندا چەند باس لەمە کراوە حتى لە ئاینی ئیسلامە باز لەوە کراوە مرۆڤ ئەگە دوو ڕۆژی وەکو یەک وا بوو ئەمە خەسارەتمەندە دوو ڕۆژی وەکو یەک وا بوو خەسارەتمەند یعنی داوام لێ دەکە ئەمڕۆم لە دنیا باشتر بی و بەیانیشم لە ئەمڕۆ باشتر بی لە ڕووی اقتصادەوە لە ڕووی سیاسەتەوە لە ڕووی ئاینەوە لە ڕووی فەهمی ئاینەوە یعنی ئەگەر ئەمڕۆ سووبە و دووز بە و یەک ساڵم هەر وەکو یەک بوو ئەو نیشانەی دۆڕاویتی بۆیە ئیسلام هانی مرۆڤەکان دەداتن وەکو یەک نەبن بەرەو پێش بڕۆن دائیمەن هانت دەدات لە ڕووی زانستەوە بە تایبەت یعنی کە هانم دەدات ئەمن بزمە پێشەوە حتمما پێڕاناگەم فکری ئەوم نابیتن ئەمن مەشاکل دروستکەم فکری ئەوم نابیتن بیلەوە بکەم وڵای دووا کەوتومە فلان کەس پێش کەوتووە لە ڕووی مادیوە یان لە ڕووی زانستیەوە یان لە ڕووی سیاسیەوە یان لە ڕووی وەکو ملەتی کورد ئێستا بیلەوە بکەینەوە ئەم هەموو عەرەب و وڵاتی عەرەب و وڵاتی تورک و وڵاتی فارس بوون بە وڵات ئێمە نەبوون بە وڵات هەمومان داماوین هەمووی دەستکەین بە گلەی لە خۆمان حتمما نابین بە دەوڵەت بەس ئەگەر هەوڵ بدەی خۆڕۆژەکە دەبی بە دەوڵەت مەسەلەن ئەمە نمونەیەکی وەکو گشتی وەکو تاچیش کەسێک کە ئێستا نەخوێندەوارە بەڵام بەیانی دەتوانێت خوێندەوار بی ئێمەیە دەستمان لە خۆمان شوشتووە ینی ئەم گلەیە بەس لە مرۆڤ دەکرێت مرۆڤ کە گەیشتە تەمەنێکی وازای ناوی بخوێنتەوە بەڵێ دکتۆر لەگەڵ بەردەوامە بین ئەچینە کەرکووک و پەیامنێرمان هەیە من دەلۆ لەوێوە لەگەڵمانە بێت لەگەڵ خێزانێکی خاوەن پێداویستی تایبەتە هەیە من ئەم کاتت باش پێمان بڵێ ڕەمەزان بەگشتی لە کەرکووک و هەروەها لەگەڵ ئەو خێزانەی کە ئێستا تۆ لەوەی چۆن بەڕێکرێیان خەڵکەکە چۆن ڕەمەزانی کەرکووک بەڕێەکەن بەڵێ سارە سڵاوتان لێبێت بێگومان ڕەمەزانی کەرکووک بە بەراورد لەگەڵ ڕەمەزانەکانی پێشوو جیاوازی هەیە ئەمەش بەهۆی و بارودۆخەی کە ڕووی لە کەرکووک کردووە بێگومان ئەمە کاریگەری لەسەر کەشوهۆی ڕەمەزان و چۆنێتی ژیانکردن و کاریگەری بەگشتی لەسەر دەرونی خەڵکیش کردووە من بە دیاریکراوی لە ماڵی خانەوادەیەکی خاوەن پێداویستی تایبەتم کە لە خانەوادەکەیان 11 کەس کە ڕوولاڵن یاخود خاوەن پێداویستی تایبەتن من مەبەستمە بەراوردی ژیانی ئەمان لەگەڵ ژیانی ئەو خێزانانی کە خاوەن پێداویستی تایبەت نین و ژیانی ئاسایی بەڕێ دەکەن من ئەچمە لای خۆیان ئێستا بەرەو پارشیویشە چێ و سفریان ڕازاندوێتەوە و
بڵێن پێشەوەی دەست بە نان خواردن بکەن ئەچمەلایەن و پرسیار لەسەر ژیانی و گوزەرانان بە گشتێکم هەمویان بڵێن خاوەن پێویستی تایبەتن لەم خانەوادەیە تەنیا ئەم بە ڕێزە لەگەڵ خێزانەکە توانن قسە بکەن هەمویان بڵێن کەڕوولاڵن کاکە ژیان چۆنی باڵێ سەلامەت یا خاص دەکەم جیاوازی ژیانی ئێوە لەگەڵ ژیانی خەڵکی تر چییەوە تۆ لە ژیانی ڕۆژانەیە چۆن ینی ئەرکێکی قورسترت لە ئەستۆیە چۆن ئەوان تێگەیەنی چۆن ژیانەکەن بەگشتی وڵای تا ئێستاکە لە خوا بەزای پێ هیچ جیاوازیەکمان نەبە وەکو بڵێ وڵایەمانە کەڕوولاڵن وەکو خۆم چۆن یان تێ بکۆم مناسانتی من لە خوا بەزای پێ تا ئێستاکار بە مەزبوطی یان لیان تێەکەم و خۆمش متەرجمی کەڕوولاڵەکانم یعنی زۆر بە ئاسایی بە ژیانمان بەخۆشی ڕاتەڕێ و ڕەمەزانێکی پیرۆزمان پێ هاتووە ینی بەڕاستی ژیانێکی خۆشە و من دایکم ئەوە نەبووەتەوە کاریەوەی کە هیچ کاریگەریەکی نەرێنی لەسەر ژیانتان دروست بکات زۆر ناوەڵامەت وەکو مەگەر لە دەرەوە ئاکە تۆزێک کێشێکمان بۆ دروست بێ مەسەرەن کە هێشێ لێ حاڵی نەبێ لەو کاتیان ناڕەحەتیمان بۆ دروست بووە بەس وەکو خۆمان نەناو عایلەی خۆم ناوەڵا لە خوا بەزیاد بێ باشە ئێوە بە زگماک بڵێن ئەم کێشەیەتانەیە وەڵا هەر لەینەوە لە کەڕوولاڵم با بڵێن لە عایلەما کامل بەس من تەنها نەناو عایلەی دایک و باوکمان بەس خۆم قسەکەم دایکم کەڕوولاڵە خۆشکم کەڕوولاڵە باوکم کەڕوولاڵە و براشم کەڕوولاڵە تەنها هەر خۆم قسەکەم خۆم و خێزانەکەم من ئەچمە لای ئەم دایکتەوە نییە دایکیان چۆنی باش ئەگەر ژیانە چۆنە ژیانی ڕۆژانە چۆنە ئەنا بەخوا باشە نەخۆشی دەرەوە ڕوومانتیاکە بەس پەنا بەخوا الحەمدە زۆر باشین لەگەڵ ڕەمەزانە باشە باشە تۆ ینی ئێستا بڵێن سەردەی ئەم خێزانە هەمووی لەستۆی توێ مادابی لەگەڵیان یاخود لە دەرەوە تا چەند گرفتت بەدووسە على الحمد لله فنا بخوا هیچ کێشێکمان نییە و من لەخوا بەزەبێت زۆر فەرق و جیاوازیمان نییە فنا بەخوا الحمد لله سپاس باشە ئەرێ فەرق و جیاوازیم نەکردو بڵێم بەڵام خۆم کڕوڵاڵم یان بەس ئەو کوڕەم ساخ دەرچووە و هیچ کێشێکمان نییە زۆر ئاسایی و بەلامەوە لەبەرەوەی خۆی گەورە ئێمە عەبدی خۆی گەورەین هەمومان خۆی گەورە دروستمان کردو زۆر ئاساییە بەلامانە زۆر باشە وتت مەتەرجەمی کەڕوولاڵەکانیشمان گەزانیاری ئەومان دێتێت لە کەرکووک ژمارە کەڕوولاڵەکان چەنەوە ئیش و ئەرکی تۆ چییە وەکو خۆم کە بزانم نزیکەی 1700 ئەندام کەڕووڵاڵمان هەیە بە قەزا و نەحیەکانی کەرکووکەوە 1700مان هەیە کەڕووڵاڵ بە قەزا و نەحیەکانەوە و پەناش بەخوا ڕۆژانە هەفتەی جاری وایان بینم و جاری وایە بە مانگ نایان بینم بەس ئێستا پەنا بەخوا من لە مزگەوتەکان متەرجمی کەڕوولاڵەکانم خوتباتم بۆ کەڕوولاڵەکان هاوکاریشانە بووم و ئەوەی لە تواناشم بێ بۆیانەکەم ئینشاء الله سوپاسی مامۆستای ئاینەکانەکەم زۆر هاوکارم بوون و منش مەمنونیانم بەڕاستی کە من بتوانم یارمەتی کەڕوولاڵ بدەم بەڕاستی کە ژیانیشان بۆیان ئاسانکەم ئینشاء الله پەنا بەخوا زۆر باشە ئەگەر باسی ڕەمەزان بکەن هەوتان بە ڕۆژ و نییە وڵای پەنا بەخوا ما بە ڕۆژوە بین لەخوا بەزات گشتمانش هەڵبەستین بۆ بەیانیان نوێژی بەیانیان و بۆ شەوانش نوێژ بۆ تەراویح حەچین و لەخوا بەزات بێ گشتمانێکین لەخوا بەزاوی من ئەوی باکو ناحیزانیمە بەڕاستی پیانم وتووە باشە ئەی چۆن نوێژەکەن ینی نوێژ خۆتەزانی بە وشە و بە بڵێن گوتنە نوێژ ئێمان چۆنە وەڵای وەکو نوێژکردن بەمان وەکو پیانم وایە نوێژەکە بەڕاستی خۆیانیان زانێ بەبعدێ نوێژە شتێوا غەڵەت هەیە بۆ بەڕاستی پیما دەیش مامۆستاش پێمی وتووە مامۆستای ئاینی وتی هەڵەکە وایە منش پیان وتووە بۆ شێوازیە وەکو نوێژی بەیانیانش پیان وتووە دوو نوێژت لێ بڕاتە ڕۆژی قیامەتت بێ بەڕاستی ئەو نوێژە پڕ ناکەیتەوە و مەمنونشان بەڕاستی بە قسەی مامۆستای ئاینیان وتووە و بە قسەی لە خوای گەورەوە دەرنەچوونە و نوێژەکان خۆیانەکەن و پەنا بەخوا الحەمدوللیلە باشە تۆ ئەگەر باسی هەو بکەیت ئەم خواردنانە تۆ وەکوتمان ئەرکێکی زیاترت لە ئەستۆیە هەموو پارشێوانێ هەڵسیت و ینی وەکو ژیانی ئاسایی
هەلە زۆر دڵخۆشم کە پاشەوان هەڵەسم خواردن شت ئامادە ئەکەم بۆ منداڵەکانم هەڵەسێنم حاضرە بین بۆ پاشەوان بۆ ڕەمەزان ئینشاءالله. هەلە ئەوەی توانیمە بەڕاستی سەعات شندانە وەکو بڵێ جارڕات تێبێ حەڵم تێنێ شتێ بێ هەلە خۆم شوان سەعات و دێم بەخەبەرە ئەتوانم یعنی بێەوەی بینیم کار گەورە یعنی ئاگدارمان سەعات و شەو دێم بەخەبەرە و مناڵەکان شینەکەم حاضرە بم خواردن شت حاضرەکەم انشاءالله. تۆ بچیە ماڵی وەنیە باشە ژیان و گوزەرە نەچۆنە لەگەڵ ئەمانە لەگەڵ خەسوود بێنە چۆنە؟ وەڵا باشم لەخوا بەزەوەک دایک خۆم سەیرەکەم ئاڕوا فەرقی نییە. یارمەتی بڵێن ئەم ئەوانەی کە لەگەڵ تا ژیان تا چەند یارمەتیان؟ وەڵا زۆر یارمەتیانە دەم فەرقم نەکردون لەگە خێزان خۆمە. ئێوە چیاڵێن سپیامێکتانە فەرمو تۆ؟ ئالەیە زۆر دڵخۆشم گەشتمەتە ئەم ڕەمەزانە کە بتوانم ڕۆژەکانم بە تەواتی بگرم ئەم ڕەمەزانە ئالە چەنە چاوەڕێی ڕەمەزانم کە بگەمە ئەو ڕەمەزانە بەڕاستی دڵخۆشم کە ڕەمەزانێ بگرم و خوای گەورە لە گوناحەکانمان خۆش بێت و داوانمان بە هیوادارم بە ناو خاتر ناوجوانەکان خوای گەورە لە گوناحمان خۆش بێ. ئێمە پێمان زۆر دڵخۆشین بەڕاستی گەیشتینە ئەم ڕەمەزانە. دوو قسەش لەگەڵ ئەو بەڕێزاکەم ئەوش حەزی لێ بە قسە بکات چۆنی کاکەی گیان فەرموو چیت هەیە؟ الأخوة أبدا روتام رمضان ترى أخوتم هم أخوتم على بنا تو گەر پێم هەم بڵێ چی ببرێن ئەڵەیە کە پێم خۆشە بەڕاستی ڕەمەزان کەیشتووە کە نوێژەکان مەکەم بەڕاستی بە تاواتی کە نوێژەکەم مەکەم بەڕاستی لێ هەوڵەوە دەم نوێژەکەم بتوانم بیکەم ئینشاءالله زۆرشم پێ خۆشە بەڕاستی کە نوێژەکان مەکەم پەنا بەخواکرد ئینشاءالله. خۆش بێت تۆ کاکەی گیان ئەلێ زۆر سپاسی خێزانەکەم ئەەکەم زۆر شاوکارم بووە کە شەوانە پێکەوە بەڵەچین و پاشێوەکەین هەمومان پێکەوەیکەین و ئەلێ یارمەتیم باریچ کێشێکمە ڕووینەدا ناو نێوان خۆیانەوە ئەلێ زۆر یعنی ئەگونجین پێکەوە پەنا بەخوا و کیژانشمان خۆشە پەنا بەخوا. دو قسە و دو پێیانتان ئەنی بۆ لایەنی پەیوەندیدار ئێوە لە ژیانە چ کێشێکتان بۆ دروست بووە چ داواکاری و پەیامێکتان هەیە تا چەند چینوی خاوەن پێداویستی تایبەت یاخود چینی کەڕوولاڵ کە وەکو خۆت وتە ینی ژمارەیەکی زۆر لە کەرکووکەن تا چەند ئاوڕیان لێتان داوەتەوە تا چەند ینی پێداویستەکانیان بۆ دابین کردوون؟ وەڵی وەکو کەڕوولاڵ لە قەوماوی لە کەرکووکە زۆرە بەڕاستی من زۆرش هەوڵم دا و یارمەتی لە خەڵکم کردو بەڕاستی شخصی دەنابێ بۆ خۆم نە بەڕاستی شخصی دەنابێ خۆم داوا لە کەس ناکەم بەڕاستی کەڕووڵمان زۆرە لێ قەومامان زۆرە و نەبوونشن زۆر بەمان بەڕاستی من زۆرم هەوڵدا بەڕاستی وتمە یارمەتی ئەو کەڕووڵانە بدە کەتش هەوڵی نەدا بەڕاستی و هەیەش بووە بەڕاستی یارمەتیاندا من مەمنونیانم بەڕاستی من زیاتر وا پێم باشە مزگەوتی ئاینەکان بەڕاستی بتوانن لە ڕێ ئەم کەڕووڵانانەوە بیانی کۆمەڵێشتیشان بۆ دروست کات پیداویستەکانیان بۆ دابین بک بەڕاستی من سوپاسیانەکەم بەڕاستی من شخصی خۆم مەمنونی جەنابی کابرایەکەمەش حاجەیەتە زۆر هاوکارم بۆ بەڕاستی زۆرش یارمەتی منیدا من مەمنون ئەو پیاوم بەڕاستی سپاس دەکەم بە قوربانت زۆر سپاس ڕۆژی هەم لایەکتان قبول بە ئینشاءالله دەستان خۆش بێ و سفرتان هەمیشە ڕازاوە بێ و ژیانێکی خۆش و بەختەوەر. بەڵێ سارا من ئەگەڕێم وڵاتان یانی ئەمە بەشی بوو لە نهێنی ژیانی ئەم بەڕێزانە کە خاوەن پێداویستی تایبەتن بێگومان ئەمە بەشێکی زۆر کەمە ئەگەر ینی لەگەڵیان بریت و پرسیاری زیاتریان لێ بکەیت دەیان نهێنی و دەیان بابەتی دیکە ئەتوانین ینی باز بکەین لەگەڵیان بەڵام ئیتر کاتی بەرنامەکە شەرەوە نێوز کاتی زیاتر ناگرم نەگەڕێم وڵاتان. هێ مندەلۆ لە کەرکووکەوە لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ سپاس بۆ ئەو خێزانەش کە تۆ لەگەڵیان بووی. دکتۆر جارێکی تر بێمەوە لای جەنابتان پێم خۆشە وەکو دوا پرسیار
کۆمنتی خۆت لەسەر ئەو خێزانە بڵێ چونکە تەورەکە ئێمە تایبەتە بە بەختەوەری ئەوەشی بینیمان ئێمەش لێرەوە پێمان خۆش بوو کە خۆشحاڵ بوون و سوپاسگوزار بوون بە هەموو ئەوی کە هەیەە دەستخۆشی لە برادرەش دەکەم کە چووە بەسەریانی کردیتەوە کە دڵیان خۆش بوو دیار بوو ینی هەر بەوە بە دیمەنەکەش دلیان خۆش بوو دڵخۆشیش دیارن لەو عیلەیە خۆی گەورە خێر و بەرەکەتی بەسەرەوە عیلەش بڕژێن کەواتە دێمە سەر قسەی یەکەم هەموو مرۆڤێک دەتوانێت دڵخۆش بی بە دڵخۆشی پەیوەندی بە دڵی مرۆڤەوە بە زاریوە نییە ئێستاوانە زاریشیان ئیش ناکە فەقیرانە بە ئیشارەت دەریان بڕی کە دڵیان خۆشە و احتیمالەکە دەستێکی نەبی پێچی نەبی چاوەشی نەبی کەسێکی نابیناشبی دڵخۆشی خۆی دەردەبڕیت کەواتە بەختەوەرە توانیتی بەختەوەری دروستکان لە دڵی خۆیە بەختەوەری پەیوەندی بە دڵی مرۆڤەکانەوە دڵیش هەتا لێ بداتن کەواتە هی خۆیتی کەس ناتوانانی کە ڕاوەستا خۆی مرۆڤەکە نامینێ بە بەختەوەریوە دەمریتن بۆیە مەشهورە ئەنی دەجێڕنەوە لە حادیساتی زۆری و لە بەسەرهاتی زۆر کە پیاوێک ویستیتی لە خێزانەکەی زۆر بکە خێزانەکەی واڵێت دەکات یعنی پێی گوتی من واڵ لێ دەکەم کە تووشی شەقاوەت و تووشی گرفتی زۆرت بکەم لە بەختەوەریە دەرتین تووشی بێئومێدی بکەم ئەو ئافرەتە زیرەک بووە جوابی دایتەوە قسەی لەگەڵ کرد ناتوانانی چۆن ناتوان گوتی ناتوانین چونکە من ئیمان و بیر و باوەڕم خۆشببختی و دڵخۆشی و بەختەوەریم لە دڵایە مەگەر دڵم دەربێنی ئێوە کاتش کە دڵی دەنات ینی لە ژیان کەوت بۆیە ئەمانە زۆر مهم است ئەم عیلەیە کە بینیمان وا دەرکەوت لە دەم و چاویان ڕخسەکردنیان بە تایبەت دانیشیان بەو تەمەنەوە زمانیشی نەبوو زۆر دڵخۆش بوو لە حرەکاتیان دیار بوو ئەمە زۆر مهمە کەسێکی چاوساق کەسێکی دەوڵەمەند کەسێکی ینی خاوەنی ئەم وڵاتە بیر لەوانە بکاتەوە واوەکوان دڵخۆش بی وەکوان بەختەوەر بی باوکوان خۆشببختی دروستکە هەم بۆ خۆش و هەم بۆ کۆمەڵگاکەشی بەڵێ دکتۆر مەولود گۆران پێشنێژ و تارخوێن زۆر سپاس بۆ ئامادەبوونە دەستخۆشمان دوومان کردی زۆر سپاس بەڵێ بەڕێزان تەوەری پاشیو بۆ ئەم جارە بە دوو بەشە تەوەرێکمان تایبەتە بێت لە شاری سلێمانی تەوەرێکی دیکەش هەر هوەری لە ئاکرێ بەڵام سەرەتا چینە سلێمانی لەوێ هاوکارمان کاروان ڕەحمان لەگەڵ خانمە شێعر خوێن و ڕاگەیاندنکە گۆنا شێخ محەدین دەبێت کاروان سڵاوت لێبێت و فەرموو سڵاو لە تۆ بێ سارا سڵاو لە بینەرانی کوردستان 24 پاشیفتان باش هەڵبەتە ئەم شەو شەوێکی ئەدەبیە بێت تێکەڵە بین بە ڕۆحی وەفایی و بێخود و شاعریشی دیکەی کلاسیک بەدەنگە جوانەکەی گۆنا شێخ محەدین کە ئەو شێعر خوان و ڕاگەیاندن کارە ئەم شەو لە ماڵی خۆیان میوانی ئەوانین گۆناخان سڵاوت لێبێ زۆر زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە بەم کاتی شەو و نزیکین لە پارشێ و لە ماڵی جەنابتانین ئەمانەوەی بینەرانی ژەم شەو لەو دەنگە خۆشی جەنابەت بەهرەمەند ببن سڵاوی خۆت بگەینە هەڵبەتە بەر لەوی جەنابیشت سڵاوەکەت بکەی من ویستم گۆنا محەدین وەکو شاعیر بناسیێنە بەزەوتی نا من وەکو شێعر خوان و وەکو ڕاگەیاندنکار کە ئەو لە 2001ەوە کاری ڕاگەیاندنەکە ئەزمموی 17 ساڵی کاری ئیعلامی هەیە هاوڕێی زۆرینەی دیوانی شاعیرانی کلاسیکە و زیاتر لە ڕۆحی ئەو شاعیرە کلاسیکیانەوە نزیکە و لەگەڵیانە ئەژی بۆ نمونە نالی مەحوی و وەفایی و چەندی شاعری دیکە گۆناخان جاریتە سڵاو لێبێ سڵاو لە ئێوەش کاروانگیان لێرەوە سڵاو خۆشەویستیمە بۆ سەرجەم بینەرانی ئازیز و خۆشەویست ڕۆژ و تاعەت و عیبادەتەکانتان قبول بێ و پارشێوتان شاد و پڕ لە نور و پڕ لە ئاسوودەی بێ بەڵێ گۆناخان ئەگەر جەنابیشت پێت باش بێ هەر سەرەتا بە شارێک بە خوێنەوەیەک لە شاعرانی کلاسیک ئەلبەتە ئەگەر بێخود ناری وەفایی بە بێخود دەست پێکەین هەردەست جەنابیشتەوە بێگومان چی نەخزمەتی دیوانەکەی ناری وەفایی ئەگەر هاوڕێنشمان لە کۆنتترۆل لەگەڵ لەو میوزیکانی ئامادە کراوە لطفی ینی نەسیر شەممە بە عودەکەی هەرێکیکان کە ئەوان ئامادەیان کرد بێت لەگەڵ جەنابەت بڕۆ فەرموو گۆناخان ئەلبەتە حەزرەتی بێخود لایەکە لە شعرە ناسک و توانەکانیان کە کراوە بە گۆرانیش لەلایەن هونەرمەندی گەورە مامۆساعەتمان کەریمەوە شعرێکی زۆر ناسک و توانی هەیە کە ئەڵێ دڵم بۆ زولف و ڕووی جاناناگری مناڵە بۆ گوڵ و ڕیحاناگری چرائیم شەوکەوە فرمێسک ئەڕێژێ ئەڵێ هەر بۆ منی پەرواناگری
ئەکا شاباشی کێ دەریایی دیدەم کە چەشنی گەوهەری یەکدا ناگرین چیە پیری دڵم شەو وەک عەرەق خۆر لە کونجی تەکیە بۆ مەیخاناگرین شەوێ بێ زوڵفی ئەو ماهپارە تا ڕۆژ دڵم بۆ سینە چاکی شاناگری غەزالی من ئەگەر ساتێ نەبینێ بیابان قوڕ ئەپێوێ لا ناگری کەوان ئەبرۆ بەتیغی غەمزە تاکەی لە جەرگم بێگوناه نیشانەگری لە بەزمێکا کە ساقی چاوی تۆ بێ مەی ئەڕژێ دڵ ئەچێ پەیماناگری بەیادی نەوبەهاری ڕووی تۆیە کە چاوم هەوری زستانانە ئەگری برا تا نەبێ تۆز و گەردی بەرپێی بە زەحمەت شاکی هەو داماناگری لە دڵ تا گەنجی یادی کێ بێخۆت کە ئیم شەو نۆبەتی وێراناگری دەنگت خۆش هیوادارم بە دڵتان بێت بێگومان تا چەنە ئەم وەزن و قافی لە شعری کلاسیک هەبوو کە ئەسان بوو بۆ میوزیکدانەر بۆ ڕێکخەری کاری میوزیک و گۆرانی بێش کە بەرهەمێکی جوانتری هوەری بدەن بە خەڵک وە گویان لێبێ تا چەند ئێستا شعری حۆڕ ئەوەی تیانیانەوە هەستش دروست نابێت ڕاستی لەبەرەوە من زۆر لە شارەزایی ئەوم نییە کە شعری حۆڕ تایبەتمەندیەکانی کامەیە یا شعری کلاسیک تایبەتمەندی کامە هەیە بەڵام ئەوەنە ئەزانم ڕۆحێتێکی زۆر جوان هەیە لە شعری کلاسیکە ئەگەر وەزن و قافێش تایە وجودی نەبێ بەڵام ڕۆحێتێک و ئاوازێکی ئەوەنە جوانی تایە ئەتوانرێ میلۆدیکی جوانی بۆ دابنرێەوە بکرێت بە خۆشترین گۆرانی زۆر باشە گۆناخان ئێوە بەر لە 14 ساڵ بنەوەی ئاگادار بن لە یانەی شاری مەحی کۆمەڵێک لە کوڕان لە کچان لەو یانەیە کۆبوو بنەوە گفتوگوی ئەدەبیانە کرد شعریانە نووسی هەفتانە دانیشتتان هەبوو کە خۆشوەیەکێک بوو لە ئەندامانی یانەکە و زۆر سپاس دەکەم بێگومان ئەوترێ هەریەکە و لە سەردەمێک شعرە نووسێن ماوەیە کە گەنجەوە ڕاستە دوای وازێنێ ئەوشی کە شاعری ڕاستەقینێت بەردەوامە ڕێگەکەی خۆی گرێتە بەر ئەویشی کە هەر بۆ ماوەیەک نووسی ئیتردا ئاڕێ منێکێکم لەوانە بەس من ئەبێ لە تۆ بپرسم گۆناخان بۆچی ینی بەردەوام نەبوون خۆتان لە نووسین ئەنی بۆ لە دوانی مەحیەوە چاپکراویشتان هەبوو بۆ نانووسی ئێستا بێگومان کاتی خۆی کە ینی مەحیماندانە یانەیەکی ئەدەبی هوەری بوو تەنها ئەدەبی نەبوو کۆمەڵی گەنجمان کۆکردبوویەوە کە ئیشمان لەسەر ئەوە کرد من بەرنامەی خۆم ئەوە بوو کە گروپێکی میوزیکی کچانە و هەمویان کە حیجاب بن گروپێکی میوزیکی جوان دروستکەن کە تایبەت بێ بە کچانی باڵاپۆش و کە لە ئایندەیە کە بتوان کۆمەڵی ئیشی سونەتی جوان بکەین بۆ کۆمەڵێک لەبەرەوە ئێمە کەمترین کچمان هەیە کچی باڵاپۆش کە لە بواری میوزیکا کار بکە من و کاتە کە 14 ساڵ لەمەوە پێش ئامانجم ئەو بوو کە گروپێکی هوەری کچانەی جوان دروستکەم وە کۆمەڵێک ڕووکچی ترکە لە بواری نووسین و لە بواری ئەدەبیات تا بتوانین هاوکاریان بکەین ڕاستە من سەرەتا بە نووسینی چەند تێکستێوەش لەبەر خاتری ئەوەی کە چەند جاری کە باسم کردووە ئێمە لە ڕادیۆ کارمان کرد کە کارمانە کرد ئەبواە ئەو بەرنامانەی کە بەرنامەکەی من ئەدەبی هوەری بوو ئەیانە بێ خۆت تایتڵی بۆ دانەی و تەڵعاً بەرنامەی ئەدەبی هوەری تۆ ئەبێ داڕشنێکی جوانی هەبێ سەرەتاکەی ترمش کە دائنیشتم ئەم نووسی لەبەرەوە بە حکمێک کە کتێبی زۆرمانە خوێندەوە ئەو ماوەی بۆ خزمەتکردنی بەرنامەکە هەستمە کرد ئەتوانم کۆمەڵێ وشەی جوان ڕیسکەم ئەمە نێک وەکو شعر من شعر نەبوو بەڵام پێشەکی بەرنامە بوو یا بۆ کۆمەڵێ فلاشاتی جوان بۆ مانگی ڕەمەزان لە بینی بەرنامەکانەدا ئابەزی تەنها ئەو بۆ گینا وەکو شعر نەخێر ئاماجەکەتانە دی گروپە دروست کرایان نەخێر نەوەڵا بەداخەوە لەبەرەوە کۆمەڵێک کەس تەداخولیانە کرد و ئێمە لە ڕووی مادیەوە کەسێک نەبوو سەپۆرتمان بکە ئەلبەتە ئێمە پێویستمان بۆ بوو کە شوێنمان هەبێ جێگەمان هەبێ من لێرە سوپاسی سنتەری ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیانی کوردستانەکەم کە ماڵی ئێمە بوو شوێنێکیان نابوو پێمان هاوکاریان نەکرین بەڵام ئێمە کەسێک نەبوو سەپۆرتی مادیمان کە لەبەرەوە فەشەلی هێناوە گروپە زۆر باشە هەڵەتە من ئەگەر هەر هاوڕیانشم لە کۆنتترۆل گویان لە من بێ دەنگی هێتفۆنی من کەمێک دابگرن دەنگێتە لای من بۆی تەرکیزمان نەبە گۆناخان دواتر باسی کاری میوزیکی جەنابی شتەکەین ینی بەڵام بەر لەوی بچینە سەر مەسەلەی میوزیک تۆ کەمانت خوێندووە سەتارت خوێندووە بە جۆرە جۆرەکان بەڵام ئەمانەوەی گوێمان لە بەرهەمێکی دیکە بێ ئەوەی کە بەدەستی جەناتە وەفای و ناری با گوێمان لە ناری دوای دەچینەوە خزمەتی حەسەتی وەفایی
طبعا ئەم غەزەلەی ناری بۆ شێخ حسامەدین وتراوە غەزەلێکی زۆر ناسک و جوانە پێم وابێ ئەمەش هەر کراوە بە تۆشحێکی ئاینی و بڵاو کراوەتەوە بەڵام نازانم بە دەنگی چ هونەرمەندێکە ناریە فەرمێ بە مەولا گەر لە مەولا دڵ بە قوربانت نەبێ نابێ بەدڵ گەر دڵ موتیع و بەندە فەرمانت نەبێ نابێ کەسێ مەقسوودی کەسبی دەوڵەتی قوربی محەبەت بێ غوڵامی بۆ غوڵامانی غوڵامانت نەبێ نابێ زهوری نوری تۆڕی معریفەت بۆ چاوی بێنورم لە تۆزی سرمەڕەنگی خاکی دامانت نەبێ نابێ فراری قەیسەری زڵمەت لە شاری شامی خاتردا بە حکمی بەرقی تێغی شاهی تورکانت نەبێ نابێ بەیانی داستانی شیوەنی بولبول لە بەرگوڵدا بە خەندەی لێوی شۆڕ ئەنگێزی خەندانت نەبێ نابێ فەلەک مەشهورە لافی ئیقتیداری ڕەفعەتە ئەمما وجودی بۆ سەریری خاکی ئەیوانت نەبێ نابێ سرم سەمتورە سینەم نەی سوراحی دیدە ئەشکم مەی مەزەی مەی یانەوای نەی لە دیوانت نەبێ نابێ لە بۆ گوڵ شۆڕی بولبول شۆڕشی تووتی لە بۆ شەکەر بە شەوقی شەهدی لێوی شەکەرە فشانت نەبێ نابێ بەلالەی معریفەت تعمیری قەتعی باغەکۆنی دڵ هەتا مەعموری بەستی فەیزی ئیحسانت نەبێ نابێ لە ڕۆژی کەشمەکەشدا ناریە هەرگیز نەجاتی تۆ حسامەدین کەفیلی باری عسیانت نەبێ نابێ زۆر زۆر سپاس بەستەکانت خۆش بێ گۆنەخان دەنگت هەر خۆش بێ هەندێک لە شارانی کلاسی کۆمەڵە فیگەریان بەکارهێنا لای نالی مەسلەی چاو زۆر زۆر بایەخی پێدراوە لای مەحوی دڵ ئەوەنەی سرت داوێت لە دیوانەکانی تر هەرێکە لەو شاعرانەی تر کە لای جەنابەت ڕۆنن بۆ نەبێ خۆت چی بەکارهێناوە شاعیرانی دیکە چیەگەر هەر وەسفێکیان بکەین بە کورتی بێ بۆی چەند پرسیاری کێژماوە پێڕام ئەلبەتە من ناتوانم یەک بە یەک شاعیران بڵێم ئەم شاعیرە کۆمەڵێ ماتریال یا کۆمەڵێ فیگەری تایبەتی بەکاری یا یەک فیگەری بەکارهێناوە ئەو بۆ ئەو کەسانە بەجێ ئێڵین کە تەخەسوسیانەیە لەو بوارا و لێکۆڵینەوەیان کردووە لەسەر دیوانی شاعیران بەڵام ئەوە هەیە شاعیران بەعام دڵ و چاو و زوڵف و نیگای یاریان زۆر بەکارهێناوە هەنێکیشیان زیاتر دڵیان بەکارهێناوە ئێستێکێک و مەحوی کەو زۆر مەشهورە حەزرەتی مەحوی بە شاعیری دڵ مەشهورە کە سەنتەری معشوق لە لای ئەو دڵە و نالی بە شاعری چاو ناسراوە کە چاو لە لای نالی لە پێش دڵە وەفایی زوڵفی یاری نالی پێبینن یان هەستی ئەوان بەسەر و باسیرە زیاتر مەبەستیان بەسەر و باسیرە بۆ زیاتر چاوی دڵیان مەبەست بووە نەک ئەم چاوی سەر مەسەلەی زۆر لەم شاعران هەر عاریفیشی گەورەش بوون بێگومان شاعرانی کلاسیک ڕوحەتێکی عیرفانی قوڵیان هەبووە بۆ توانیوانە بگەن بۆ هەستە قوڵاب ئەوەستە جوانە بەخشن بە بیسەر و بابیحیدین تۆ لە 2001 و کاری ئەعلامەکەی ئەو بەرنامەی کە هەتبوون و بنیش ئاگادارم زۆربەی هەر ئەدەبی هوەری بوون چۆنە لەم ڕێتمە لاتنەیە بەرنامەیەکی دیکەدەم لە کاتێک کە تۆ بۆ خۆت کەسێکی ئێستا لە بواری بازرگانیش خاوەن کۆمپانیایەکی بەبێ ناوی بێنین بێنەوەی بەڕکلام لەو بارەشە کارەکەیت هەوڵدا ئیشی خۆ بکەیت لەش بیدۆزیتەوە بۆ تەنها بەرنامەی ئەدەبی هوەری بەڵێ لەبەرەوە من هەر لە مناڵێ حەزم بۆ بواری هوەری هەبووە زیاد لە حد حەزم بە بواری هوەری هەبوو هەر ئەوە ژوای لێ کردم کە بێمە ناو بواری ئەدەبیەوە لەبەرەوە کە چوونی بوون بۆ ناو بواری ئەدەبی بە ئەنقەس نەبوو زۆر ینی ئەڵێ سوتفە بوو لەبەرەوەی من حەزم لە بواری هوەری بوو لەبەر بواری هوەری چوومە ئیعلام لەبەرەوە هەرچۆنە بێ لێەوە نزیک بۆ لە بواری زۆر باش دابڕاون جەنابتان ئێستا بۆ ماوەیەک ئەمەوێ بۆ ماوەیەک دابڕێم لە ئیعلام و ئیشەڵا بە پرۆژەی نێوە زۆر باشە ئەگۆ نەخان ئەوەی کە هەیە سەبارەت بە کاری میوزیک ئەو ئەمریکا بۆ منە تۆ جەنابەت کە ئەمریکامانت بەکارهێنا دواتر ئەمری سێتار ویست فێر ببیت یعنی تەنها وەکو ئەمریکا فێر ببی وەکو میوزیک ژەنە دوای دەرکەویان نەخێر تۆ مەبەستت بوو بۆی گوێیشی مۆسیقیت هەبێ بۆ خوێندنەوەی شیعرەکانت و تێگەیشتن لێیان بێگومان من کە دەستمە ئەمری مۆسیقا و فێری مۆسیقا بم لەبەر خاتی ئەوە بوو کە من بەرنامەی ئەدەبی هوەریم هەبوو ئەگەر بێت و ڕۆژ لە ڕۆژان مقابلەی هوەرمەندێ بکەم
لەبەرەوە من شتێک لە مۆسیقا بزانم چۆن من ئێسم کاتی خۆی کە چووم بواری مۆسیقا کەمانم هەڵبژار سەرەتا بۆ ئەوە بوو کە تێکەڵی ئەو عالەمە بزانم عالەمی موزیک چییە و حەزیشم لێ وەڕاستی وەکو گەنجێ من لە سەرەتای بڵین ئامێرژەنیت بڵین شارەزای سێتاری نەوەڵڵا لەبەر زۆر بەکەمی لە شتێکی کەم لە کەمان شتێکی کەم لە سێتار هەرەوەی کە بزانم گوێیکی مۆسیقی بۆ تۆ دروست کردووە زۆر باشە لەبەروی دەرفەتەکەش بەو جۆرە کەمە بەڵام منەمە دوجار ینی ئەوەی کە باسمان نەکرد بەیەکەوە لێرە ئەوەی کە من لە بیرم کرد و جەنابەت خۆت شتێکت ما بێ بیڵی دواتر بە شعرێکی وەفایی بێگومانم بڕگەیشمان لە سلێمانی کۆتای پێ وڵا کاروان من ئەمە لێرە ئاماژە بەرنامەی گەڵا بکەم کێک بلو کارە ئەعلامیانم کە زۆر خۆشەویست بوو لەلام کە ماوەیەکی زۆر ئەو بەرنامانە و بەرنامێکی ئەدەبی و هونەری بوو ماوەی ساڵی بەردەوام بوو لە کەناڵی سپێدا کێکی بلو کارانی زۆرم خۆشەویست من لەبەر خاتی ئەو بەرنامەش یا پێشتریش من لە تەلەڤیزیۆنی ناوخۆی یەگرتو و هەر بەرنامەی گەڵامان هەرا بوو و لە ڕادیو یەگرتو هەر بەرنامەی ئەدەبی هونەری مەبوو بە حکمی ئەم بەرنامانە من ڕێمکەوتە بوارە جیاجیاکانی هونەر و بوارەکانی ئەدەبیاتەوە جاتەوان گفتوگۆکردن لەگەڵ کەسێکی ڕگەنکارێکو جەنابێت تا و چێژێکی کەی هەیە تێگەشتێکی زۆرتر دروستە بێ گفتوگۆکە بە ئاراستێکی باشڕوە بە شعرێکی وەفایی لە دیوانەکەی وەفایە بێگومان ئەم تەوەرەی سلێمانیش کۆتایی پێدێت من زۆر سوپاس دەکەم گۆناخان سپاس بۆ دەرفەتە لەم کاتی پاشێ لە ماڵی جەنابتان بێگومان لەگەڵ شعری وەفایی گۆناخان ئێستا هەمومان گوێویستە بین و دوایەوەش کۆتایی پێدەینین بەڵە فەربوو من لێرەوە سپاسانەکەم مانوو بوون بەڕاستی لەشتان ساغ بێت هیوادارم بتوانین کاری باشتر و چاکترکەن و لێرەوە جارێک تڵم خی گەورە ڕۆژ و تاعات و عیبادەتی هەموو لای قبول مێدوارم شعرەکانیش کە بەبێ مۆسیقنتر نازان مۆسیقا چۆن لەگەڵ یاڕوا هاوکارانمان موزیکیان لەبەردەستە ئێستا لەگەڵ شعری جەنابەت دایبنێن گەرجێمان لێ بێ فەڵە فەرموو دەمێک ساقی دەمت بێنە دەخیلی چاوەکانت بم بە جامێک دەستی من بگرە فیدای پیری موغانت بم لە دوو لا مەست و حەیرانم بە قووەی جەزبە نازانم نەسەرگەردی سەر و گەردەن نە قوربانی لەبانت بم چ خۆشە وەجدی سەر و گوڵ بە دینی قومری و بولبول دەمێک شەیدای قەد و باڵات دەمێک شێتی دەهانت بم لە نیشانەی پەڕەی جەرگم نەوەستا تا نەگەیە دڵ بە قوربانی خەدەنگی دەست و بازووی چاوەکانت بم شیفای دام غەمزەکەی چاوت کەوا خوێنی دڵی گرتم بە قوربانی موداوای حەکیمی حاڵزانت بم بەبێ ئیمدادی خاڵی گردنت دەردم شیفای نایە مەگەر بێم دەست و دامانی گەلاوێژی بەیانت بم لە وەسلی ڕووی تۆی کردم حیجابی پێچشی زۆڵفت هەتاکەی دڵشکستەی دەرد و تەعنەی باخەبانت بم مقیمی خاکی دەرکەی تۆ حەریمی جەننەتە جێگای بە لوتفی تۆ چکەم نابێ منیش ڕێزەی سەگانت بم بە زوڵفی پڕ لە هاواری دڵان کەوتوم دەسا ڕەحمێ ئەمان سەر قافڵەچی قوربانی زەنگی کاروانت بم لەوی ڕۆژێ کە ڕوود وا کرد و لێت پرسییم هەتا دەمرم بە بۆی جەننەت دەبێ من هەر لەسەر ڕازی نیهانت بم برۆت تێکنا دەمەتوێکنا لە دەریای لوتفی تۆ دوورە لە قوربی قابە قەوسەین و مەقامی لامەکانت بم ئەمن کرد و دڵ ئیفتادە ئەتۆ شۆخ و عەرەبزادە مەگەر بمرم بە بەختی خۆم دەمێکی هەم زوبانت بم بە یادی زوڵف و ڕووی تۆ وەک وەفایی هەر دەناڵێنم دەبێت تا ڕۆژی مەحشەر تا زێدار و ڕۆزە خوانت بم یخوا دەنگت هەر خۆش بێ زۆر سپاس بۆ دیارە دووبارە سپاس بۆ جەنابەت بێگومان بێ ئەوە ناخۆش دوای ئەم دیدارەیە بە لەگەڵ گۆناخان و ستاف هەرێک لەو میوایە و شەربەت و شتت خۆین و ئێمە ئاگەڕێنە وەلای جەنابتان بێگومان کاتێکی خۆش بۆیەوە و پاشێوتان باش و سەلامت بن
کاروان ڕەحمان لە سلێمانیەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ میوانەکەشت. بەڵێ بەڕێزان هەروەکو ئاماژەمان بۆ کرد کە تەوەرێکی دیکەی هونەریمان دەبێت یان بەشێکی دیکەی تەوەری هونەری لەگەڵتان بەردەوام ئەبێت دەچینە ئاکرێ پامنێرمان ئاری حوسێن لەوێەوە ڕاستەوخۆ لەگەڵمان ئەبێت ئەویش هونەرمەند شعبان ئاکرێیی لەگەڵە پێکەوە دیدارێک سازەکەن ئاری ئەم کاتت باش فەرموو. بله سارا افدمیت و تماشاوانان جی باش بیتن نه اصل پایتخت نوروز باجر آکرید گلامه اف جهه کو عملی ند بیجنی بر درگاه قشل آکری کو دکویت اب عالی آکری کردن و لبنا و هر دو کلهان کلها میری و کلها کفنا باجر آکری کو و یک ج بازار این کفنار باجر آکری و الویره هند چایخانه ملی هنه کو شبانه ماه رمضان دا به تایبت جدی ای سال دجبر کو روش سقا ای سال گلک روش کا خوش گن جلا با که زیدل ویره کن بنو او صحبت گل هفدو دکنو در گل هفدو ترین لیره چای وقت خون هند خارنین کردواری هنه دخون ویره من میوانک جی میوان کری و که کتا ماجب پیدای که شعبان آکری کو زیاتر به بالیوز قطابخانه دنگ محمد عارف جزیری تناس کرن زیاتر از خازم کو درفت بدم هنرمندی خو از جامعه پرین مخاری دست بکی که شعبان سپاس کو تو شف میوانی مبوی د برنامه پاشیف دا دست بکی مدوی پرسل تب کم یعنی کو تو آکری پیدا و حتی گوشت آکری تا جان خو درباز کریا پیشتر و مهن رمضان چا درباز کرن تایبه جی شف و وگوی چا درباز دبن شکی خیراتنا تلویزیون و کانال 24 کم و در فتح دو اما طبعا رمضان جورو تو زونی خوشیه کدی هبو نوکش خوشه بس یه جورو تومه کدی هبو مثلا دو چینیا مولا که گستیلونه کین هتانی و کشه و واتشتانه کین نوکه هر باجره و جحیل و فیسبوک و واتشتانه اویا که شعبان ایشف مدت از بحث های دیجی بکم که دو کرنتاج الفرال جماعت آلیکار کد آلیکارتا کن گلمت برهون یک جانا کو که رشید کو دبوتا او دل او اولیدتن هر انسان که وریا کو هر دی آلیکاریاتا کن زیاتر از خازم ام به آواز کی ببیستین کد بیجن که شعبان گلک حش باجر خود کتن لمد تو آواز کی وی کی نشان دای بله آکریم هر چار ورزه تدل من دار بارم هر چار ورزه تدل من دار بارم چه بهار بینید چه هاوین بینید چه پایز به دل من داکر بارم بلایم بلا گلی دوست و اولایم بلا لاکر وز فقیر بیم نکل باجرت خلق و دنیا عالم میر بیم هر روزه کایم آکره دیر بیم شوینه چه مکانی زرکا خویم بره خونه دمه گلی رزی میره خویم نه چه مکلا میره خویم ماده و شوه ای ماده دلال چه بجمه دوست و اول و برادر تاکرا خویم هر روزه کایم من بگرینه نر چار قرنت دنیاییم ده پکوله کم با آکرا خویم تانجا سر خویم آکرا خویم بهارت شل خم ایلیم بهارت شل خم ایلیم گیاوال مرگا کم ایلیم گیال مرگا کم ایلیم کلیت تمان دیدنی ای مارو مارو مارویم ای مارو مارو مارو
چندی تمال بر مالو بسیار دکمال مالون بسیار دکمال مالون بسر یک بادا سربانو ای مارو مارو ماروی نرگشیم بول بر تاویم نرگشیم بول بر تاویم بسکا گرتی خناویم از دست تبگرم رابا بچی سلاوه رابا بچی سلاوه تصوتم تحلواندم رابا بچی سلاوه سولا بردار بارم سولا بردار بارم آبکی چندی سارم های ماروم 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 چندی تمال بر مالو بس یک بادان سربانوی وای دست تا خوش بم راستی جی تا دیوانا مگل خوش کرد لی مگود کو کورکوی جیل ویره که او جی استران بیجه که که وریا هم تخوازیم کنک آوازه که بوی جیلی بدن که او دیتو اگه از بارم کاده چه بیشت مانه که شبان خود سازه جیلی داد از تخوازم تو پیشکشی بکی بله که شعبان بری کام بچین جمع کرته یعنی مدوید از پرسیت کن بچین کت مالاتا دا همی زارو کنته جی استران بیجن آمیرین موسیقی دجانن اف چند راسته و بوچی تخواست کو او جی فری هنری بنو هستران گوتنی و بتشتین هنی خودی مولباتا که خو خیر هنری نه تزانش تو مروف حست کات کره مروفی باشتر بیت هر شوله کدا اجو اوریات بیجید ما مستاچیا هنگو همو ادیتی کیت مال همی حسفت زانن خارزایت من عامتن هر ساغبن تاکی وریا از خازم وان گلک دیوانو ما خوش کر بو لید بیژن کو کرنده جارات خازید منافسه با بخواب کرد ام خازین یعنی تو جوازه که خوش دل ما خوشتر لیب کی بله ليلو لمن هيلوي ويدلويل شف شفوي قزكي وتربشي ومشف عورنا كاتشدي لدي لولو زري اسمروي قزكوي بسبتيلوي همي خزم شولار بدري مولا بابيت يايم اسمول دنيا اتشلي بكم كاتشيويم هيبارة روشكو محاولي روشتنا موي تشوم ديانا وبايكانيا حاتم ديانا وبايكانيا تشوم ديانا وبايكانيا حاتم ديانا وبايكانيا راستي كاتشيك شعبية راستي كاتشيك شعبية نكي 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 ونكي سوزاق وخيراب نكي 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 ونكي سوزاق وخيراب نكي أكرتو يارا مني ويدر لليمو أكرتو دوستا مني ويدر لليمو هر وسنايمو هر وسنايمو بلال باقي كاتشي ويدر لليمو هر لي در لليمو
بالی لنگی تما وی در لیل ایمو بازنی دستی تما گفتی لاتم لاتما اگر بیره تببریلی بابی زارو کی تما وی در لیل ایمو بله گلک سپاس براستی دنگتاش گلک خوش بو سیدا شعبان تا دنگ کره خوا چا دید وی دیوانه دا براستی جو افشغ دیوانه ما گلک خوش کر و تا چاخف نکه دواین آخف نخوب ما بیش بله من گلک جیوی گوتی از بمرم میشاو جیگیره منه و از بجمتا خوشتر منیش بجید گلک تشتا دنگی خوشه نه نوکسترانات بجید یکی چکا بود گلمند گوتن بله گلک سپاس بوا براستی جوای شف دیانه ما خوش کردم سپاس وان همی حوالا کن که شبل ویرا آماده بوین سارا خان براستی جو متوید بحثا وین بکم کنه ای شف و سایل آکری یعنی گلک گن جولاین وی باجر هنه کو حش سازد جنن کو حش سران گود نیت کم شوانه و ویرا آماده بنول سری گری آکری او سران دیویژن شفن خواب وی آوای درباست کن هیویا ما جوا کوما کیف خوشک جبوا و تماشاوان انجی درس کربیتن بله بله آری حسین لا آکری و لگل من بوی سپاس بو تو سپاس بو میوانه کانی شد بەڵێ وەرەزان تەوەری تەندروستیمان ئەبێت و باس لە ددانەکەین بە تایبەت پاراستنی ددانەکان شێوازی دروست چۆنە بەر لەوەی بچینە تەوەرەکە هەر بابەتێکی تەندروستی دیکەمان هەیە دەچینە دیاربەکر لەوێ ماهر یوکسل باس لە شێوازی شوشتنی ددانەکە بە تەندروست چۆنە لەگەڵ پزیشکێکی ددان گفتوگوی زیاترەکەن بە تایبەت زۆر جار لە مانگە ڕەمەزان ڕەنگە ئەوە گرفتێک بێت بۆ خەڵک کە شێوازە دروستەکە چۆنە چ کاتێک چونکە کاتەکان ئەگۆڕێت بۆ ڕوونکردنەوەی زیاترە چینە لای ماهر سڵاوت لێبێت فەرموو. بله جی دیاربکر سلاف لی دیاربکر ام لی نخوشخانه آد دو و درانانه ده ماه رمضان ده بطایبتی گرینگی اک زیده جبو تندرستی پیوسته دوار تندرستی ده جی بشکیا گرینگ تندرستی ده و درانانه گلو کسین کو روژی دگرن ده ماه رمضان ده جبو تندرستی ده و درانین خواه لازم کو های جی چه بن درباره وی که ده امه آگاهی و پیشنیار زیاده تر جب سپورین وی کاری ور بگرن هیدی امه بچن جم بجشکا ده و درانان بریس جنت آرسو درباره تندرستی ده و درانان به طیبتی دمها رمضان ده لازم کسی روژی هایجی چه هبن و اجمارا بیجه ما مستنها نخواش شکی ویجی هیا نخواش خواه معاینت که ما مستمر مرحبا دارم. مرحبا سلام. تو چای؟ باشم ساقبم چای. باشم سپاس. ما مستعد ماه رمضان ده کسین کو روژی دگرن. به طیبتی دواره فرشکرنا درانان ده. لازمه هاش چه بن دران خواه چا فرشه بکن اگر فرشه نکن و تاثیرک چاوال سر ده و درانه واب کن. مثلا نورمال زمان ده چا مهم به رمضان ده جی ولی مهمه. ماه رمضان ده مروف نورمال ده چهار روزه دجا فرچه دکن ده ماه رمضان ده دجا فرچه بکن یک پشتی فطاره دو پشتی پاشیوه او جغینی ویجی ده تکنیکا ویجی حاجه هبن کو راست چه به و وقت وی مهمه و تکنیکا وی مهمه و چکر نوی دودکاری نیشام ابکی بلا چاو درانه خواه فرچه بکن؟ افرم نیشاوار چهتره خبری وایا دوه مروف نبند دقا دا فرچه بکی دوه دقا فرچه بکن هر یکم 2 دقیقه دوه دران فرچه بکن هر یکم دوه 2 دقیقه دران فرچه بکن بلکه مروف رنگو صحب بکن افدریش ده اما مجبوری دوه فرچه بکن و پشتی 2 روزا 4 روزا هیدی دست مرود علمه مرو بخواه هدی فرچت که مرو 2 دقیقه مرو فرق ناکه چاد بوره مثلا زوال بیجم تکنیکا ویجی شواره بیجم ای چطور بفهم کرن هر سر دسته دانا فرچه ده هولیش اف دراسه پی پدیه منه سر پدی خواه هر یک 2 میلیم حتی سر دانه خواه آله مرو پیجه دکه سر دانه خواه مرو هوله فرچه دکه اف جی örnek ya köprüye شواره به örnek برو هر فرچه دکه او 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 هر ولی 8
دوی زیده نشدی نجی نه؟ نه دوست زده نشدی نجی یا جوره دبیجن گلک یعنی چه بهم تبیجه 45 درجه دوی هوله بگیرن 45 درجه آراد دانه تا فرچه ده هبه هیدی کاتو سر ببی او خو زوی جه دیگره یعنی از ول بیجم و هر دو چنه دوی آیری بن انده جو هفدو فرق بن نه هوله بن حرکت هوله غلط دوی دران امروش هفدو جدا به جدا بن دویش هفدو جدا بن و بنیجی دی ساج پدی مرو حتی سر ددان مرو فرچه دیکه بنیجی حتی سر ددان مرو افدر هنه سروا یا مرو زانه مرو زاتن هوتکن پشتی هم تکاری هوله چکی فرچه نکاپچ که هوله بکویس ولی بیجم ما مستبش و تشو گوتا کردم کرد جغینی ویجی دوی نددانه خاطر فرچه بکن دوی پدی خوشی فرچه بکن مگو 1-2 میلیم سر دانه خود ویجی فرچه بکن جغینی ویجی دوی زمان خوشی بده فرچه کردن حاله زمان مروف جی فرچه کردن طبعا زمان مروف جی فرچه کردن چونکی تندرستی دوی نجد دانه يعني قصة يعني ونها قاستني از بيجم دوی زمان خوشی شمال داش بگیری حتی جوی داری و هوله چاتو تو وک ملکست تو پیسلیک تافجیش در و عینی تشتجی تو زمان خوشی چکی عینی هوله بله گلک مروف هنه پشتی کو پاشی و دخون جهده رادزه سر خورنه رازان و جهده چاوایه جبو تندرستی تاثیر و چه سر دویه جبو و کسایت چه بجی؟ اره خود بچکی او مروف بخیرتن از نغلط بهم لی تشت گلک غلطه پشتی خورنه نیف ساعته فطاره جی و پاشی ویجی پشتی و نیف ساعته دوی دانه خفر چه بکن نه پیشو نیف ساعته جی پشتی نیف ساعته چطور ولی زانم هکه فرچه نکن شاف مرور رازم بیجی قد دوی مرود تشتک نابه لین نوالیا آراد دانه مروده سرد دانه مروده باکتری کوم دبن و شاف مرور رازای هوا دوی مروده تیودو چه مرو فرق ناکه لی او هوا دوی مرو زهاده که اهنگا دوی مرو زهاده به آسیدیک زیده به اوی سبب ده به کرموه ددانه مرو کرمو دبن یعنی kesinlikle دوی فرچه بکن سپاس دکن مالا تاوا سر چه سپاس کن بله امش نخواشه خارجی بیجی درباسی به درانی تشه از با عرب دکاره باخفه درباسی به بله بله سارا امل دیاربکر بود دربار تندرستی ده بود درانان یاد ماه رمضان ده لازم امروف هایج چه هبن و چاوا ده بود دران خواه فرچه بکن مد دربار وی که ده بجیشکا ده بود درانان جنفارسو ما آگاهی ستانده نمدی ساوتگرن حوله ره سارا پامنرمان ماهریکسل لە دیاربەکر زانیاری پێداین زۆر سپاس. بەڵێ بەڕێزان چینە تەوەری تەندروستی ئەم شەومان کە وەکو ئاماژەم بۆ کرد باس لە خواردنی دەرمان دەکەین ئەو دەرمانانەی کە تایبەتە بە کەسانێک کە نەخۆشی درێژخایانیان هەیە یان لە مانگەدا چارەسەریان هەیە چۆن نەتوانن کاتەکانی دەرمان خواردنیان ڕێک بخەن یان مانگی ڕەمەزان چەند کاریگەری لەسەر کاتی ژەمەکانی دەرمانەکان و حەبەکانی ئەوان هەیە. ئەچینە لای دکتۆر جوانڕۆزیخانی لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەیە دکتۆر ئەم کاتت باش زۆر بەخێر باشتر شەوی ئێوە و بینەرانی ڕێزش باش. دکتۆر گۆڕانکاریەکانی مانگی ڕەمەزان و کاریگەریەکانی لەسەر ئەو کەسانەی کە دەرمان ئەخۆن چییە؟ یان چارەسەری پزیشکیان هەیە؟ خۆی ڕاستی ئەگە سەرەتا پێشەوەی باسی وەڵامی پرسیارەکەت بەمەوە زانست ینی زانستی هەموو زانستێ بڵین قەسەن زانستی پزیشکی خاترانە و ئەوەی تیانیان بڵین لە بە خاتری شتێ بیگۆڕین چۆنە ئەبێ وا تەطبیقی بکەین ینی بۆ نمونە ئێستاگەر جوابی وەڵامێکی ئەبێ بۆی ڕوون بێتەوە هەم بۆ بینەران ئەبێ وەڵامێکی تێر و تەسەر تۆزێ بە تەرکیز جەنابێت بدەمەوە ئەتوانین پۆلێنی بکەین بۆ چەند بارێک بۆ نمونە بە شێوەیەکی گشتی ئەتوانی پۆلێنی کەین بۆ دووبار بە گوێرەی نەخۆشیەکان نەخۆشی درێژخایەن نەخۆشی کوتخایەن یا پێڵین لەپڕ بە نسبەتی سەبارەت بە نەخۆشیە درێژخایەنەکان ئەوانش ئەتوانین بیکەین بە دوو بەش هەیە ئەو نەخۆشانی کە دەرمانی
تاک بەکاردێنین یان یەک دەرمان یا باریان جێگیرە بۆ نمونە زەختی هەیە یان فشاری خوێنی هەیە بەس فشارەکەی لە ستێجەکانی ستێج تو ئەن کۆنتترۆل نییە ینی بڵێ کۆنتترۆل نەکرێ ئەوانە باریان جێگیرە ئەتوانن بڵین بۆ نمونە یەک دەرمان وەرەگرن ئەو پەڕ باریان جێگیرە ڕۆژانە یەک دەرمانە خۆن یەک هەبە خۆن ئەوانە ئەتوانن کە ئەماڵین یەک ڕۆژانەیەک جار ینی 24 ساعت یەک جار ینی لە هەمان کات ئەگەر ڕۆژانە هەشتی بەیانی خوارد بێتی ئەبێ هەشتی بەیانی ڕۆژی دووەم بیخواتەوە نەوە کە ڕۆژە و هەر ساعتێ ئەوانە ئەتوانن تۆزێ ئەگەر ڕەمەزان بێ بیخەنە پاشی و بەس هەموو ڕۆژ نەفسی وەخت بیخۆنەوە چکە یەک دەرمانە وەزەیشان باریشان جێگیرە ئەوە بەنسبەت ئەو جەماعەتەوانێک کە یەک دەرمان گرفتیان نابێت ئەوان زۆر گرفتیان نابێت توانن لایەن خۆیانەوە کاتەکەی تۆزێ بگۆڕن بەس ملتزم بن بەو کاتێکی خۆن بەنسبەت هەر درێژخایەنەکان بەس بەشی دووەمی هەیە دەرمانەکانی ئاڵۆزن یا بارەکەی قورسترە لەوەکانی تر یا بڵین ستەیج تو هایپەرتێنشنە یا بڵین فشاری خوێنی هەیە یا سوکەری شەکرەی هەیە ئەوانە چەند دەرمانێکیان هەیە ینی یەک دەرمان نییە بتوانێت لێ کاتا بیخوا هەیە دەرمانی شەکرە ڕۆژی 3 جارە خورێ هەیە 2 جار هەیە جارێ لەگەڵ دەرمانی زەختیانی زیاد لە دەرمانێ بینی 4 بۆ 5 دەرمانە خۆن ئەوانە گونجاندنیان لەگەڵ ڕەمەزان تۆزێ قورسە ئەوە یاخود ئەبێ دکتۆر مادەم کە نەخۆشە دکتۆر ڕێی پێ بدا کە ڕۆژوو نەگرێ وەرە ئەومە ینی ئیشی من نییە کە تداخلی تێدا بکەم بەس وەبزانم ئەتوانرێ ئەگەر حالەتی جێگیر نییە ئەتوانێت ڕۆژوو نەگرێ تر بە جۆری تر و شتوانێ ینی بۆ چارەسەرکردنی ڕاوێژ بە دکتۆری خۆی بکە بزانێ یا دەرماساز یا دکتۆری خۆی ئەوەی کە چاودێریەکە بۆی ڕێک بخە ئەمەش تۆزێ ئاڵۆزە ینی بەڕاستی لەبەرەوەی دەرمانەکانی زۆرن بەنسبەت کورتخایەنەکان ئەوانی لەپڕن ئەوانش ئەتوانین بڵێن ئەتوانین بکەینە دوو بەشەوە بەشێکیان نەخۆشی هەوکردنە کە لە پڕتوشێ بێ ئەوانە زیاتر دەرمانی دیژە هەوکردن و دیژە زیندەکیەکان بەکاردێنن یەکێ لە سفاتەکانی دەرمانی دیژە هەوکردن ئەوەیە کە ئەبێ زۆر 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 پابندبی بە کاتەکانی بەکارهێنانی چونکە ئێمە هەر دەرمانێکە چێتە ناو جسممان لە ڕێگەی گورچی لەو جگەرەوە ئەپاڵێورێ و دەرەکرێتە دەرەوە ئەگۆڕدرێ یعنی ڕۆژانە کە تۆ ئەی خۆی ئەوە بە بەردەوامی ئەی گۆڕێ فەتوو دەبێت لە نەفسی کات دەرمان تێ سێژەم ئەبێ بیخۆی کە دکتۆر بۆتە نووسێ ئەگەر بۆتە نووسێت دیارە نەخۆشیت دکتۆر ئەوە بابەتێکی ئاڵۆزە قسەکردنی زیاتر بەردەوامە بین لینە سەر بەشی دووەمیش پامنێرمان زەردەشت هەمێ لە هەولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە دوێنێ شەو لە بەشەناوخۆیی کچان بوو ئەم شەو لە بەشەناوخۆیی کوڕانە زەردەشتەم کاتت باش پێمان بڵێ شەوانی ڕەمەزان یان پارشێ و لە بەشەناوخۆیی کوڕان چۆن بەڕێکرێت چەندە گلەی یانێ زانین پیاوان هەمیشە گرفتی ئامادەکردنی خواردن یانێ لە بڕووی هەر فێربوون بە حازریە چێتە بەردەستیان لەوێ ناچارن خۆیان ئامادەی بکەن چەندە ئەمە گرفتی بۆ دروستکردون جیازەکەی لەگەڵ ماڵەوە چییە؟ بله دەم باش سارا دەم باش بوو میوانێتەژی بیگومان ئەم بەری ڕۆژێکی درۆژان ئەم لە بەشی نافخۆیین کەچان بوون کەچان ژمارە گوت کۆ زەحمەتیەک هێش بوو ئەزمونان ئەمتیحانان تەویوەیەکێژی پاشیوا خۆتخۆن ڕۆژیە خۆتخۆن لێنها ئەز بەشی نافخۆی یێ کوڕامە یێ گێنجامە کولڤێرکێ ئەم بێژن بەشی نافخۆی یا شەهید شەوکەت کو نزیکی 1700 خواندەکار لە بردبینێ بیگومان قەربەڵغەیەک مەزن هەیە گەنج بە هەڤرە لە ئودایەکێ دژبن خۆڕنا خۆ چێتکن وەکو یەک ماڵبەتی ئەمێ دەرباسی وێ ودێ بن ئەمێ بزانم کا لەبەرکە گەنجن خواندەکار چاوە خۆڕنا خۆت خۆن چاوە پاشیوی ئامادەتکن وەکو دیار دەبێژی کولڤێرکێ دیارە خواردنش خۆرە چێتکن دەم باش وەرە بەری گشکی ئەز جەموان ڕوونم وەکو هەی وەکو خواندەکار وەکو تەلەبە ئێوە لێرە کۆمەلێک گەنج لێرە دانیشتنە ڕوونشتنە ون پاشیوێ چاوە چێتکن چ زەحمەتیە چ تنێ پەیامەوە چییە؟ سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەین کە بوونە میوانی ئێمە
وەڵا ئێمەش وەکو خوێندکارانی بە شناوخۆی شەی شەوکەوت وەکو ماڵەوە خواردن ئازرەکەین بە نیەتی پاشیکردن جا هەر پاشیوە و شتێک ئازرەکەین ئەم شەویش ئینشاڵڵا بەنیازی برنجی سوورین لەگەڵ سەلاتە بیکەین. باش از بێ پرسیارکم اون وەکو خوێندەکار وەکو گەنج اون بە هەڤڕەوەلی کار دەبن هەندێک نمونە هەندێک تشنە خواردنە دەکەن هەندێک تشتا دەکردن چا هەڤڕەوەلی کاری هەف دەکەن بەڵێ جا ئیشەکانمان دابش کردووە ئێستا مەسەلەن ئەگەر من خواردنەکە ئازرکەم بەلای قاپەکان داناشۆ یەکیشترە چێ قاپەکان بشوات و هەر جارە و یەکێک ئیشەکانمان دەکەین. Ez işte pırsım, tuji paşi ve amadet ki tu jmara beja nahadama azmunana imtihanana. Vaku xandakar çi zahmeti undekşinin paşi ve digirin roje digirin و azmun imtihan. پیشکی بخیرات نانگود کم راستی بچک نگلک جی بس هند زحمته چکو کی تو بجی پاشیو کی حاضر کی و خوردنی و بو امتحان جی تشتکی قرصلی بلی هر چند جوی کی خوشتری هی تایبتی و کی جوی ماله حتی بجین خوشتری اجید گل برادرها و امراد بیم خارنید کم بشیوی که یکسان شورت خدا باشد کن بله تو بخواهی کجان باجاری هاتی الورکت خود از باجار آکرات ما بری دادید کنها هفکار من لآکر در باس بو هنرمند و استران تو چه هستید که الورکت پاشی و چه دیگه خواندکاری الورجی خزم کسی انت الورکت پاشی و دخون اون چه تلفن عرض کن پیوندی عرض کن زحمتی تنه چه هستید کی راستی هر جایی که تو لیبه حتی تو کسی که شاری خوش بینه جایی که دلخوشی ابو مروی دلخوشی مروی چید بید دمی من دیتی جایی که من هست بخوشی که زور کرد اون نسبت وی بسیار دیجی ما آگه جایی که دگل مال پیوندی تلفنی رکاب تلفنی هم گلیک داخوین بو پاشی و کرنه اگر اوش خونا رابن امش خونا راب ما آگه جایی که ده هست واتا پرجاران دای که پیوندی داد که یان باویت یان تو پیوندی وان کش بو پاشی و بله پتر دای که پتر چه پیامه کردی پیام من بو دزگین خیرخوازی و لانین پیوندی دار نه تنی او مانگا هاری کاریان کسین هزار کم درآمد بکن بلکه مانگی دیجی چوکا مانگا رمضان یکم تشت اگر بری خوب دنی به هنده کو کنده کس بهینه برچاو کن اوش کسین کم درآمد کسین نبوی بوی هاری کاریوان کساب کن مانگی دیجی دا و دست خوش جلیت کم به تایبتی او ریخ راوین دزگین خیرخوازی که هاری کاریا همی داخلی کن به تایبت داخلی شیش شوکت. گلکس باش بوده. از این خودم در باسی بهتر جمع خوانده کارم. ایت اگر از اشتباه برسم لور که اون پاشی به بهبرا آماده دیکن. اف مانگا رمضان یام پاشی و همان دم دجی ازمون هنه. چه زحمتی اون دکشین تایبت امسال هر کود چه روزیان مانگا رمضان در باسی گرمایید به هاوینید به. بله بخیر بین سرچاو اما اصلا کمان تنها لخوان درست کردنه همان به هاوکاری لگال یک هرچیک به لگال یک حاضری دکین و روزانش او کاربا وشتیا بگمان چندین امیری ساکنو هیا و دست خوشش له هم لعنان دکین که ایواران خواردنی بربنگ من بو حاضر دکن و دست خوشم. از خودم پرسه که جواز بکم. نمونه اون وقت خواندکار قطبخانه گلک اودل ورکنه 1700 خواندکاره اون هف شیار دکن هر اگر کس نویستی بیان دخود ما به بله بگمان اما هم لیر هر یک اولی شونه که هر یک او هی شونه که اما یکتیر دناسین و آوره کنو لکاتی برمانگ اقدار یک کنه. گلک باز بوده از سارا خواستم بهتر پیامی که جوی خورتی جوار بگیرم وی خواندکاری تگوت تو خودتی تو خوازی و کو خواندکاری که پیام خواب بجی چه پیاماتت و مهاروجی دا؟ حالا بخسرتا بخیرات میتوانم حالا با کوی آن باسان کرد داخل کمان لکاتی آماده کردن چندین آستانجی خواردن درست کردن هست امش او کرد لکاتی امتحان کن توزیع بوی من نخواهش دادن او کارش که بگمان داخلی جوی چیزور تایبت تو خوشه لانه لدهاتو او بمان بیت بسرعتی خوشتیم بسرعت جیان من بله گلکس باش بوده بله سارا گلکس باش بوده سپاس بوده کل مرا آمده بون سارا او نزدیکی نیودمش میره که از جمع خوانده کارم از و هفکار منی وینگر زانیار براستی جیان گلک گرم به هیجان به خوشی خوانده کار گنج نوهفدا پاشی و آمدد کن صحبتات کن کنان دکن او جو یک نمونه پاشی و خوانده کارانه از وقت گرم جمعته زردشت همه لبشنا خوی شیش شوکت لاولی رو لگل مامبوی سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ دکتۆر جارێکی ترە گەڕێمەوە لای جەنابتان باست لەوە کرد کە ئەو کەسانەی کە دەرمانی دژەهاوکردنیان هەیە هەستیارە ئەگەر ڕوونکردنەوەی زیاتری لەسەر بدەی بۆچی هەستیارە کاریگەریەکەی چی ئەگەر بێت و لە کاتی خۆیدا ئەو دەرمانانە نەخورێت زۆر باشە باسی بەشی یەکەممان کرد ئەوانەی کە درێژخایەنن بەشی دووەمیان ئەوانەی کە لە پڕن کە لە پڕتوشی ئەبێ
ونمونە هەوکردنە ئەوانە بێ زوو چارەسەر بکرێ کە دکتۆر دەرمانی بۆ نووسێ دژە هەوکردن یا ئەلتیهابات کە بەعام باسیەکەین ئەوە ئەبێ بگوێرەی ئەو دەرمانێک کە دکتۆرەکە بۆی هەڵەبژێرە چکار دەرمانێک و شێوازی وەرگرتنی هەیە ژەمەکانی هەیە ڕۆژانە یەک جار هەیە دوو جار هەیە سێ جار کە پێتەڵی سێ جار سێجەمە ئانای وایە 8 ساعت جارێک بیخۆی ئەمە قسەی لەسەر نییە ناتوانێت بیگۆڕی 8 ساعت جارێک ینی هەشتی بەیانی چواری ئێوارە 12 شەو کە ئەڵێ سێژەمە ینی 24 ساعت دابەشی سێەکەی ناتوانانی وەکی خۆت بیگۆڕی یا دەستکاری بکەیت کاڵێ دووژەمە 24 ساعت دابەشی دووەکەی 12 ساعت جارێک نوێی بەیانی نوێی شەو بەیانی دەی شەو ئەمە بەنسبە دژەوە هەشە ڕۆژانە یەکجار ئەوە یەک جار یەک کاتە خۆی ئەوە ئاسانترە بۆ ڕۆژگران بەس هەڵبژاردننی دەرمانی دژە هەوکردنیش لای دکتۆر ئەم بە گوێرەی کەیسەکەیە بێ ینی نەخۆشیەکە چی هەڵەبژێرێ و دکتۆریش شتمان قاست ینی ئەکەی نانووسێ پێویستی پێێتی جا دوژەم بێ سێژەم بێ پابند بێ پێوە ئەگەر لە کاتی خۆی نەی خوارد ئەگەر نەیخوا هەموو دەرمانێ کە چێتە ناو لەشی مرۆڤ ئەپاڵێ ورێ ئەگۆڕێ لەلای جگەر ئەیگۆڕێ بۆ هەمان دەرمان بۆ دەرمانی ناچالاک ئینەکتیڤ ئەیگۆڕێ و لە ڕێگەی گولچیرەوە دەرەکرێتە دەرەوە ئەو بە بەردەوامی ئەوە نیە هەر تۆ کە دەرمانە خۆی ئەچێتە ناو خوێنت لەوانەیە بەشێکی لە ناو گەدە نامێنێ لەوانەیە 150 بگاتە ناو خوێن لەوێش بەرەبەر ئەو 150ە لەبەری ئەڕوە شتێ نییە چۆتە ناو خوێن ئەمێنێتەوە تا چەند ساعتێ ئەو بەرەبەر ئەڕوات و پێش ئەوەی دەرمانی حەبی یەکەم زۆر بێتەوە خوارەوە چڕیەکەی لە ناخوێن ئەبێ حەبی دووەم بی خۆی هەتا ئەو بەشە دەرمانەی ناخوێن وەک خۆی بمێنێتەوە تا ئیش بکە تۆ ئەگەر ئەوەی سێژەم دووژەمە بخۆی ئەو بەشە ناگاتە ئەو مستەوایی کە بتوانێت ئەو بەکتریای لە ئەمە کاریگەری لەسەر ئەوە بێت کە کەسەکە با بڵین لە کاتی پێویستی خۆی چارەسەرەکە کاریگەری نەبێت یان وا بکە کە ماوەی چارەسەرەکە درێژ بێتەوە بەتاکید خاستن ئێستاما ئەو کێشەیەمان بەڕاستی زۆرە من گریم لە بەشێکی زۆری نەخۆشەکانیش هەیە ینی کە پێڵەی ملتزم بە کاتەکانی خۆت ئەمە چەند شتێکە بۆ نەخۆشە گەڕێتەوە کات بۆ نەخۆشەگەڕێتەوە چکە تۆ ئەگەر بۆ هەفتەیە چابووی زۆر باشترە لەوەی هەفتەیەکی تر دووبارە بێ و ینی هەوکردنەکە تەشەلەی کردبێ ئیتر لەوانەیە بە دەرمانی قورستر چارەسەری بکەیت ئەمە کات کۆست ینی لە شێوەی بڵین ئابووری ئەوە ئەگە یەکەم هەفتە دەرمانێکی کڕی پێی چانەبوو لە دووبارە سەردانی دکتۆر بکاتەوە دووبارە علاجی تر وەربگرێتەوە سێ هەم نەخۆشی کەسەکە تەشەنەکە ینی سێ زەرەڕەکە ئەگەر بێت و دەرمان جوان بەکارمێنێ ئەوە بۆ نەخۆش زۆر لەسەرەکەوێ بۆیە ینی هیوادارم لە کاتی خۆی کە پێتەڵێ بزڵت ملتزم بیالی ئەوە مناقەشەی لەسەر دەرمانێک هەیە کە بێسوود بێ زۆر جار نەخۆشەڵێ هەر دەرمانە خۆم و چاک نابم من پەیوەندی بە ناڕێکی خواردنەکەیەوە هۆکاری ئیشنەکردنی یان بڵێ کە نەخۆشێ ئەڵێ من ئیسیفادەم نەکردو هۆکار زۆرە ناتوانێت دیاریکەی یەک هۆکار هەم لە سەرەتای دروستکردنی ئەو دەرمانەوە ئایا کوالیتەکەی باشە چکەوەش چەند پرۆسێسەکە تو لە کارگۆکە دروستەکرێت ئەمە بێ لەوە مطمئن بین کە دەرمانەکە باشە هیچ دەکات دوای دێنە سەر ئەوەی ئایا تەشخیصی ئەو کەسە ئەو دەرمانەی خۆیەتی تا ئەوە هەنگاوی دووەم هەنگاوی سێم ئایا نەخۆشە چۆن بەکاری دێنێ تەواو بەکاری دێنێ چکە زۆر جار نەخۆش یعنی هەستەکە جوان بەکاری نێنێ یا هیمالیەکە یا شتێکەکە دوای ئەڵێ من هیچ کێشەم نییانی بەکاردێن بە استفادە منێ یا دوودانە حەب خواردووە استفادە منێ نەکردو فڕنداوە ناکرێت هەموو دەرمانی کۆرسی خۆی هەیە خاستان دژە هەوکردنەکە دەبێ کۆرسی خۆ تەواوکەی لە نهایەتە قەرارە دەی ئایا هەوکردنەکە بەرەو نەمانە یا بەرەو تەشەنەیە ئیتر ئەو کاتە دکتۆر قەرارەدا جارێکی تر کۆرسی بۆ دووبارە کاتەوە یا بۆی بگۆڕە بە شتێکی تر نابێ نەخۆش لە دووەم ڕۆژ یەکسەر بڵێ من چانە بم تا هەبەکان فرودەوە زۆر هەڵەیە ینی ئێستا شتێکی باوە ئەو بەنسبەت لە بەشی دووەمە ینی باسی بەشی ینی گروپی یەکەممان کرد ئەوانێک کە لە پڕ مجموعەیەکی تر هەیە ئەوەی یەکەم دژە هەوکردنەکان بوو مجموعەیەکی تر هەیە
ئەوانە چارەسەری ئازار و شتی وابینی ئازاریان هەیە ئەوانە ئەتوانن ئەگەر بتوانن تەحملی ئازارەکە بکەن نەیخۆن یا بیگۆڕن بە حەب بگۆڕن بە کرێمات بە لەجگە هەیە پاچ بەکاری دێنن ئەوانە هەم حەبەکە ناخوا ڕۆژی ناشکێنێ هەم ئاسایی بەکاری دێنەکرێت هەمان کاریگەری ئەو حەبەشی هەیە هەمان کاریگەری هەیە بەس ئەگەر بێت و ئازارەکە ینی لۆکەڵی بی شوێنێ بێتوانێ کرێمی لێدا ئەو لەجگە هەیە بۆ هەم جسمیش بەکاردێ ینی کاڵە مژرێ ئەویش هەڵە مژرێتە ناو خوێن ینی نفسی کاریگەری تقریبا دروستەکە حتا ئەوەشمان هەیە بە گۆرە سەپۆستەری فتیلی پیاڵێن تەحامیل ئەوەش هەیە بەکاردێ و یازارە و زۆریش باشیشەکە ئەوە بەنسبەتەوانە توانە شتی بەدیل ئەگەر تەحملیان هەبێ بەکاری نێنن یا دوای ڕۆژشکاندن علاجەکە بخۆن چکە دەرمانمان هەیە یازار کە بە مەودای چەند ساعتێکی زۆر باش ئیشەکە بەڵێ کەسانێکن کە دەرمان بەکارەهێنن بۆ نمونە دەنکێک دوو دەنکیان شروع بە کەوچکە دوو کەوچکە خوا ئیتر چه ئەڵە چاک بووم ئەو حەبەن ناخوایان ئەو دەرمانەی تر بەکار ناهێنێتەوە ئایا مە کاریگەری لەسەرەوەیە کە جارێکی تر نەخۆشیەکە بگەڕێتەوە یان زووتر توش بێتەوە خۆی حەسەب کەیسەکە ئەگۆڕێ یان ئێساگەر ئەگەر ئازاری هەیە چەند حەبێکە خوا و ینی زۆربەی جار ئازار دەرمانی ئازار بۆ ئەوەی ئازارەکە نەگەر باسی هەوکردنی قوڕک بکەین ئەو کەسانم ئەو دەرمانی بەکاریێنێت تەنها ئەو کاتێککە چاکە بێ ئەمە ئاسایی هەوکردنی قوڕک ئەبێ بزانین ئەو هەوکردنە ینی بەتەکیدی کە دەرمانەکەش وەرەگرێ ئەبێ کۆرس خۆی تەواوکە پێنج بۆ ئەگەر تەواوی نەکرد و چاک بوو زۆر جار ئەخر ئەوە هەستەکە چاوە ممکنە ئەو هەوکردنە مابێ بەس بەرەو داکشانە بەسوا هەستەکە باش بۆ قوڕگی تۆزە نیشتێتەوە بەس تۆگەر ئەو بەکتریایە تۆزێ لە ناوچوو تۆزێکی ماو وازە لە دژاوکردنەکە هێنا ممکنە بگەڕێتەوە بە کۆرس خۆ تەواوەکەی تاویی هیچ کێشە نامێنێ کە زانستیان وامان پێڵێ ئەمە خاتری من و یا چابووم و ئەوە نییە ئەوانەی ئازار ئەتوانن یعنی کە ئازارەکەی نەما ئۆن نیت کاتی پێویست بەکاری بێنن ئێستا ئەو ڕۆی خۆم بەیانی نایخۆم یا دوو بەیانی ئازارم دێتەوە ئەی خۆم جگە لەوانەی کە بۆ مەسەلەی هەوکردنی جوون بە ئەوانە کە ڕۆژانە هەم یازاریشە هەم بۆ لابردنی هەوکردنی جوگە ئەوانە ڕۆژانە ئیخۆن باشە جۆرێک حەب هەیە ئەتوانی لە یەک کادا دوو دانە بخۆی پێکەوە خەڵکێکەیە هەر یەک دانە خۆیان هەیە خۆیە بە یەک دانە بخواچە دوو دانە ئەخوا ئەمە چ کاریگەریەک دروستەکە بەرۆک باسم کرد دەستکاریکردنی خواردنی دەرمان ینی مناقەشی تێدا نیە نابێت لە خۆتەوە دەستکاری بکەی ینی چۆنت بۆ دائەندرێ یعنی مگلەی بەڕاستی لە بەشێکی زۆری نەخۆشەکانمان هەیە ئێستا من کە لە خەستەخانە دەرمان نەدەین بە نەخۆش زۆر جارگلەی ئەوم لێیان هەیە زۆر جار گوێ ناگرێ بۆت یان خۆی مەشغوڵەکە تەلەفۆنە یا مناڵی لەگەڵا من بۆیە نووسم چونکە ئەبێ نەخۆش لەسەر حەقی خۆی زۆر هین بێدانی چکۆ بە خۆیەتی بۆ ناو لەشی خۆیەتی ئەبێ کە پاکەتی ئەداتێ ڕۆژی سێ جار ئەبێ بۆی تەشیرکەی سێ خەتی بۆ بکەی سعاتەکان هەشتی بەیانی چواری ئێوارە 12 شۆبۆی بنووسی بیبینێ بزانێ چۆن بەکاردێ نەوەک ئەی بیستێ وەچێتۆ ماڵە لە بیرێکە لێوە چی وت نازانم چۆن ئەنی ئیتی دەستکاریەکە ئەبێ ئاگادار بێت چکە چێتۆ ناو لەشی خۆی من دەتوانم ئێستا بڵم سێژەمە بیخۆتەوە بەس ئایا سێژەمە مانای چییە؟ ینی ژەمە خواردن چکە ژەم بەوە نایەت و خواردن ژەم ینی کاتی وەرگتن ئەجا ژەمەشی ینی ئەو ژەمە هەرچی بێ جەمە دەرمان کەوتە سێژەمە مانای ئەوەیە هەشت سەعات جارێ مانای ئەوە نییە تۆ لەگەڵ خواردن لەگەڵ ژەمەکانی وە هەیە 12 هەڵستێ نانی بەیانی خوا دوو شتێکە خوا هەفتی ئێوارە شتێ خوا مەرجە نانێکی زۆر بخوا بۆ نمونە ناکرێت شتێکی سادە بخوا و دەرمانەکەی بخوایان لەبەر ئەوەی کاتەکانی ڕێک بکاتەوە بابەتە ئەوەی کە ئەڵێ گەدەم خالیە هیچیان نییە بۆیە دەرمانەکەم نەخوارد ئەوە زۆر جار عادەتەن دژاوکردنەکان بەتایبەت تۆزێ بۆ ماعیدە بۆ بڵێن قورسن ینی تۆزێ ئەزیەتیانەدا ئیتر شتێ بخۆی باشە هەر ینی بەتاڵ نەبێت زۆر بەتاڵ توانی هەر شتێکی بەسییت بخوایانی نیوێ شتێ دوای ئەوە حەبەکە بخوا شەرت نییە تو ئیلا ژەمێکی گەورە بخۆی اینجا حەبەکە
ینی زۆر کەسمان هەیە ئەگەر ژەبێکی گەورە نەخوا حەبەکە ناخواڵێ مایدەم بەتاڵە ناشرت نییە لە کاتی خۆت بیخۆ ئەگەر بەتاڵیش بوو میوەیە شتێ خۆی دەست بەوەی بەتاڵ نەبێ و زۆر دیواری گەدە ئەزیەت نەدا باشە. باسی ئەو کەسانە بکەین کە لێ کاتدا چەند جۆرێک دەرمانیان هەیە پێکەوە ئەتوانن بۆ نمونە بەسەر یەکەوە دەرمانەکە بخۆنیانە بێت ماوە هەبێت لە نێوانیان. جۆری دەرمانەکان دەورە بینێ ڕاستی ئێستا ئەگەر دەرمانەکان هەمووی شاری خوێن بێ یا شەکرە بێ ئەوانە ئاسایی ینی بێکەوەی خۆن بەس هەندێک دەرمان هەیە جیاوازە بۆ نمونە ئەو دەرمانانی مادەی ئاسیانیان تێ ئەوەی کە خوێنی کەمە مادەی ئاسن تۆزێ زەحمەتە لەگەڵ شتی تر بخورێ ئەبێت عادەتەن 2 ساعاتێ بینی هەبێت چکە ئاسن عادەتەن یەکترێک لەگەر دەرمانی تر و ئەوەی کاریگەری کەمەکاتەوە ئەبێ فەرقی هەبێ خاستن بۆ ئاسم کە وەریەگرێ هەبی ئاسم شتووە باشە ئەوە لە بەرەوەی باسیەوەت کرد دکتۆر هەندێک جارە بینین ئەو حەپەی کە ئەخورێت لەگەڵ ئاو ناخورێ هەیە بە خواردنەوەیکی گازیەوەی خوا هەیە بە چاوە ئەیخوا ئەوە چ کاریگەریەکی هەیە ئاساییە یان باس لە ئاویش بکەین ئاوی ساردیان گەرم ئەو ئاوی ئاسایی ینی ئاویش لە تێن و مەفرۆز وایە لەگەڵ ئاو ینی خۆی هیچ کێشەی نییە گەر لەگەڵ شەربەت بێ بەس عادەتەن چا نا ینی چا باش نییە خواردنەوە گازیەکان ینی ئەوەی ئەفزەڵترە ئاوە چکە هەموو ڕێنماییەکانی خۆمان کە زانستی تەندروستی پێتەڵێ لەگەڵ ئاو لەگەڵ ئەوەنە ئاوای خۆیەوە تۆ ئیتر چ لە ئاویش ئاسانتر نییە ینی مەسەلەمان وایە ئەڵێ وەکا خواردنەوەی ئیتر بۆ بە ئاو ناخواتەوە ینی لا لەگەڵ شتێکی تر. بەڵێ کۆتا پرسیارم دکتۆر جۆنڕۆ دوا ڕێنمایی تۆ بۆ ڕۆژوانان چییە لەبارەی خواردنی دەرمانەکانیان لە مانگ وڵایی هەم گلەی و هەمیش ینی ڕێنمایی گلەیەکە لە دڵسۆزێ بێگو ئەکید گلەی ئەوم لیان هەیە ینی کە دەرمان وەرەگرن وەک خۆی بەکاری بێنێت چون ئێستا ئەو ڕۆژە لە خۆشخانە هەریانی بۆ خۆشی ئەو بیدایەتی ڕەمەزان بوو یەکێکی بە تەمەەن هات دەرمانم بۆی سەرف کرد وتمەوە سێژەمەیە وتی ینی 2 جار بخۆم وتم نا سێژەمە جاخر کو ئێستا نیوەڕۆ نییە وتم من نازانم ینی وەگەر نەخۆشی ینی بە ڕۆژووی ئەوە من زانست دەڵێ مە 3 جارە خورێ من ناتوانم پێ بڵێن 2 جار ینی من 3 جار ئەگەر نەخۆشی ئەوە ئەتوانێت دیتۆر پێت بڵێ بە ڕۆژومە بە ئیتر چۆنت پێڵەن ئەبێ وا بەکاری بێنی هاترانیت یانە ئەوە زانستە شەرم لە کەس ناکە چیت پێڵێ و لە کاتی پێدانیش ئاگادار بن چۆن بۆ شەرحەکە دەرماسازەکە هەر کەسێکە بۆ سەرفەکە ئاگادار بن سەیریکە ینی خۆی مەشغوڵ نەکە و ڕێنمایشم ئەوەیە هەر هەمان قسانە و زۆر پەیوەست بن بە کاتی وەرگرتنی دەرمان چکە بەڕاستی دوایی زەرە لە خۆیانەداتەوە هەم کاتە هەم پارە سەرفکردنە هەم نەخۆشەکەی خراپترە بێ و ئیسیفادە ناکاو لە نهایەت بێ ئەمە لەبێ وەڵی دکتۆرەیش نەبوو ئەوەی یان ئیسیفادەم لەوە نەکرد خەلەلێ هەیە دکتۆر جۆن ڕۆزیخانی پزیشکی دەرمانساز زۆر سپاس بۆ ئامادەبوون دەستخۆش. بەشێک لە پەنابەرانی سووریا لە بەرازیل جێگیر بوون جێگیربوونیشیان لە وڵاتێکی وەکو بەرازیل ئاسان نییە و پێویست دەکات ئەو خەڵکە خۆیان لەگەڵ فەرهەنگی خۆجێیی بگونجێن و لە هەمان کاتیشدا فەرهەنگی خۆیان بپارێزن بەڵام لە مانگی ڕەمەزاندا بۆشایی کللتوری زیاتر دەبێت بۆ ئەوان. هەندێک لە پەنابەرە سووریەکان لە بەرازیل جێگیر بوون دەبێت خۆیان لەگەڵ فەرهەنجێک ڕابهێنن کە جیاوازە لە فەرهەنجی خۆیان و خۆیان باسی لێوە دەکەن سەرڕای پابندەکانی کار و ژیان لە بەرازیل دەبێت بەرگەی تایبەتمەندەکانی کۆمەڵگەی بەرازیلی بگرن. هلا هون رمضان مختلف كتير عن الشام. لێرە ڕەمەزان جیاوازە لە سووریا چونکە لە سووریا لە نێو خەڵکی خۆمان دەژین و هەمووان بەڕۆژن بەڵام لێرە جیاوازە من و خێزانەکەم بەڕۆژن کەشی ڕەمەزانی ئێرە وەک شام نییە جیاوازە هەرچەندە پارێزراوی لێرە و ژیان ئارام و خۆشە لە حالی صایمی ئەنە و عیلتی سوورەکان بەوە ناسراون کە داکۆچی لە فەرهەنجی خۆیان بکەن لە هەر شوێنێک بن بە تایبەتیش سووریا پارێزگارەکان ئەوان دەڵێن سەرڕای تایبەتمەندی کۆمەڵگەی بەرازیلی لە ڕەمەزان و لە مانگەکانی دیکە بەها ئاینی و فەرهەنجەکانیان دەپارێزن. يعني ممكن نعيش حالة رمضان حالة خاصة
ڕەمەزان لە کەشوهەوایەکی تایبەتە بۆ ئێمە وەکو ڕۆژوگر واتە هاوشەوەی بەرازیلەکان نین کە جیاوازن لە ئێمە وا بە دەردەکەوێت کە هەر مانگی ڕەمەزان نەبێت ئەم دیاردە کۆمەڵایەتیە و ئاینیە تەنها لەلایەن کۆمەلگای عەربی و مسلمان هەیە لە بەرازیل ئەوە تێبینی دەکرێت بۆ ئێمەش لەگەڵ بە ڕۆژوبوون پابەندی و ئاینی کە لە ئەرکەکانی ڕەمەزانن فەرهەنگی تایبەتی ڕەمەزانیش لێرە پەیڕەو دەکەین. في الجوامع في المجتمع العربي المجتمع المسلم. جاران دەیان گوت شام شەکرا وڵات شیرینترا بەڵام ئەم شامیانە ناخوازن بگەڕێنەوە سووریا و هیوایان بە وڵاتەکان لەدەستداوە هەرچەندیشە ئەستەمە دەستبەرداری فەرهەنگ و دابوو نەریتەکانیان بن هەر بۆیە لە هەزر و دڵی هەر پەنابەرێکی سووری سووریایەکی بچووک هەیە. یادگار ئیسماعیل کوردستان 24. پاشیفتان پێشکەشکرا بۆ هیوای سەرجەم بابەتەکان جێگای سوودی ئێوە بوو بێ کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.